بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و جەژن و شادی بێت تاعات و ڕۆژوتان قبوڵ بێت ئینشاءڵڵا یا ڕەبی دووبارە جەژنتان پیرۆز بێت لەو موسڵمانە عەزیزانەی کە یەک مانگی ڕێک 30 دانە ڕۆژ ڕۆژوو عیبادەتیان نەبوو بە ڕۆژە تینویان دەبوو ماندوو دەبوون و بە شەویشانە دەخەوتن خەریکی عیبادەت و پەرستش بوون یا ڕەبی لێتوان پیرۆز بێت و هەر لە جەژن و خۆشی دابن ئینشاءڵڵا. ئازان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاکسەلار لە بەرنامەیەکی تایبەت بە جەژن هاتوونەتەوە خزمەتتان دەخوازین کە سەرجەم بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. دەست خۆش کاکەتانیا جەژنیش پیرۆز بێ تۆش پیرۆز بێ لە جەژن و خۆش دەرمامۆساو بۆ ئەم ڕەمەزان لەگەڵمانە نەبووی وەڵڵای ئەم ڕەمەزانە پێوتمەوەی بۆ مامۆستا سالار دیار نییە کۆمەڵێک واجباتی خۆم هەبوو ئەوە یەک دووش هەموو جەماعەت دەزانم من ڕەمەزانان لەگەڵ ڕەمەزان تۆزێ ئیشکالم هەیە جا فەلەبەرەوە من زۆر دابەزم لە ڕەمەزانە تێگەی لەبەرەوە لەسەر شاشش دەرکەوی زۆر دابەزی جوان نابێ ڕوخسەتیشم لە جەلال وەرگرت بەس پێم مەڵە چەند کیلۆ داوەدرەوەم پێڵە پێم مەڵێ بامی سڵاوی خۆم گەێنم لە جژناوی بینەرانی ئازیز و خۆشەوی سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ هەمیشە لە جەژن و خۆشی دابن خوای گەورە تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگەی لێوەرگرتە بن بەو هیوایی کە بوو بێتە قوتابخانەیەک بۆ پێداچوونەوەی مانگەکانی پێش ڕەمەزانمان و ئەو ئاکار و خەسڵەتانەی کە لە پێش ڕەمەزاندا هەمان بوو بێت لامان بردبێت لای خوای پەروەردگاریش سەردرا بێتەوە و لەمە و دواش پابەند بین بەو ئاکارە جوانانەی کە سوودی گشتی و تاکی و عیبادەتی خۆمان دەگەێنێت هەڵبەتە ئەم ڕۆژ پێخۆشحاڵین یەکەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاگە دانیار لەگەڵتانە بین کۆمەڵە بڕگە و بابەتی باشمان هەیە بۆتان بۆ هیوایی جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەڵبەتە بڕگە و بابەتەکانمان سەرەتا لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە پاملێرانمان وەرەگرین بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژی ئەو شارانە هەروەها بەڕێکردنی جەژن لەو شوێنانە بابزانی چۆن دەگوزارێت هەروەها میوانداریکمان هەیە لەگەڵ هونەرمەند خەلیل شەکرالی کە هونەرمەندێکی دیاری بواری ئیسلامی و تەسەوفە هەروەها بڕگەیەکی ترمان هەیە کە هاوکارمان بۆی ئامادە کردوین جەژن لە گوندی بالیکەدەر بابزانین لەو گوندە بڕگەیەکمان دەبێت جەژن چۆن دەگوزارێت هەروەها بڕگەی شیرینی و خواردنمان هەیە لە جەژندا ئیخوانی جەژن بابزانین ئەبێت لە جەژندا چ جۆرە خواردنێک چ جۆرە شیرینیەک بخۆین سوودی ئەبێ بۆمان وەڵازان کۆمەڵێک بابەتی دیکە کە دڵنیاین بە دڵی ئێوەی عزیز دەبێت تا کۆتایی بینەرمان بن کە بۆی کە چێژبەخش بێ بەردامەکە بۆی ئازیزان دەچینە لای پەیامنێرانمان بزانین زانیاری چی هەیە لە شار و شارۆچکەکان چۆن ڕێوڕسمی جەژن لە شارەکانی هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچێت دەچمە پارێزگای سلێمانی لە پەیامنێرمان ئەردەڵان سڵای خوا لێبێت و جەژنێ پیرۆز بێت جەژنیەوەش پیرۆز بێت و تاعەتان لێ قوبوڵ بێ خوای گەورە ئەم جەژن بکاتە مای خێر و خۆشی بۆ هەموو موسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی بەڵێ ئەوەی ئەبینین ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی ساڵانی ڕابردوو ساردێکی پێوە دیارە وەک ئێمە ماوەی چەند خولەکێک کە ئەکسوڕێنەوە زۆربەی گەڕەکەکانی شاری سلێمانی بە تایبەتیش گەڕەکە شعبیەکان چۆڵێکی پێوە دیارە هەرچەندە مسلمانان هاوڵاتیان ئاماژەبەوەکەن کاریگەری قەیرانەکان و کۆرۆنا هۆکارێکن بۆ ئەوەی کە خەڵک ئێستا زیاتر لە ماڵەوە بمێنێتەوە نەتوانێت بێتە دەرەوە بەڵێ ئەوەی من ئێستا کە ئەیبینیم لە کۆڵانەکانە ڕێژەیەکی کەمە ڕێژەیەکی کەم لە هاوڵاتیان هەیە کە ڕێژەیەکی کەم لە هاوڵاتیان هەیە کە ئەڕۆن بۆ باڵان ئەوەی من دەیبینم زۆر بە کەمی خەڵک لە ئێسادا ئەگەڕێن بە ماڵان و جەژنە پیرۆزە لە یەکتریەکەن بەڵێ ئەوەی سەلام عەلەیکوم جەژنی شتا مبارێک بێ خوا مبارێکە و تاعەتان قوبوڵ بێ ئەتانەوێ بڵێن چی لەم جەژنەیە وەڵا جەژنە پیرۆزە لە هەموو کوردەکەین و پیرۆز بێ لە هەموو لایەک و ئینشەڵا بەخۆشی بێ و
تر شتێکی کەمان نییە خەڵک لە خۆشییا بێ و ژیانێکی خۆش بەسەر بەرێتەوە جیاوازێکی ئەم جەژنا بینێن لەگەڵ جەژنەکانی ڕابردوو وڵی جیاوازیەوە کەمتر هاتووە کە کەمتر بووەتەوانێ سەردانی خزم و کەس و کار کەمتر بووەتەوە بڵێ زۆر کەسێکی نزیک نەبێ و یان نەخۆشێک نەبێ ناتوانین سەردانی بێ بۆچی بە حکمی ئەم نەخۆش و شتەکە لارە بڵاوانەوە خەڵکە ئەگەر دەرفەتم بینێ بنەچمان لای ئەم بەڕێزانەی تر سەلام عەلەیکوم جەژی شان مبارەک بێ مبارەک بێ لە توش ئەم جەژنە چۆنە بینی لەگەڵ جەژنەکانی وەڵای ئەم جەژنە تۆزێ بەهۆی ئەم نەخۆش و نەخۆشی هەیە کە کورۆنا هاتووە ساردا یعنی کە خەڵک کەمەگەڕێ هۆکارەکەی بۆ ئەم نەخۆشیە گەڕێت یاخود بۆ چۆن ئەڵێ خەریکە وەکو کولتورەکەش کاڵە بێتەوە لە ناو مسلمان ڕازە فەرمووی هەر ینی بەعام خەڵکەکە سار بۆتەوانێ ڕەحمی نەماوە کەم بووە ئەتر چەند ساڵێکی وای لێ هاتووە قەیرانەکان هۆکارە نین بۆ کە خەڵک بەهۆی قەیرانەوە تووشی جۆرە چۆنەڵێ هەژاریە فەقیرێ بوو بێ کە وای لێ کردبێ نەتوانێت هۆیەکی ئەوەش هەر هۆیەکێتی ئەوەش هەر ئەگەڕێتەوە بوو ئەوەش یعنی چەند هۆکارێک هەیە چەند هۆکارێک هەیە کە ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە ڕەحم سارد ووە خەڵک کەمترە گەڕێ بەهۆی ئەم نەخۆشیەوە ئیتر خەڵکەش وای لێ هاتووە بڵێن چی نازانم چی داوایەکتان هەیە بە تایبەتی کە ئێمەی میلەتی کورکۆ زۆری نەشمان مسلمانە ینی خی گەورەش خۆی داوامان کە داوا لە عەبدەکانێکە کە سیلی ڕەحم بەکاربێن ڕازە فەرمی خۆی مەفروض وایە خەڵک وانە بێ مەفروض وایە گەرم و گوڕی هەبێ یعنی بەدەم یەکترەوە چوون هەبێ یعنی ئامۆژە یەکتر هەبێ قەت پێبڕی لە یەکتر نەکەی مەفروض وایە ئەو ینی خەڵک مسلمانان زیاتر ئامۆژە یەکتر کەن و سەر بنێن بەیەکەوە زیاتر هاوکاری یەکتر کەن خاصەتەن لە ڕەمەزانانە لە جەژنانە ئەتە ئەو کاتانە مەفروض وایە هاوکاری یەکترکەن و بۆی گەرم و گۆڕی و خۆشەویستی و محیبەت هەبێ لە بین یەکترە دیکەتین ئێمە لە دوو جەژنە کە لە دینی ئیسلامە ئەخوای گەورە دوو جەشمان هەیە و تایبەتی کردو بە مسلمانە بەڵام بینین لە هەندێک بۆنەی ترا خەڵکەکە زیاترە چێ بەدەم وەک لە جەژنەکان وەڵا بڵێم چی نازانم وانی یعنی حکومڕانێکی خۆشمان وای لێ هاتووە ینی بۆ ئەوەی خەڵکە بۆ ئەو جەژنانە زیاتر خەڵک هاانێن بەس بۆ جەژنی مسلمانان یعنی بۆ جەژنە ڕسمیەکەی مسلمانان کەمتر خەڵک هاانێن یعنی کەمتر خەڵک مالای ئێمەنیە شەکە یعنی بەدەمە چوونەوەکەن و ئامادەکاری بۆ ئەەکەن و مەراسیمی بۆ ئەەکەن ساردەکەنەوە یعنی خۆی حکومڕانەکەش حکومەکەش ئەوە زیاتر ئەوە ئەخوازێ یعنی لە مسلمانان بەس حقە مسلمانان وانە بن مسلمانان هەر یەکگوتوتر بن ئەوەی مسلمان بێ نوێشکرد بۆ تاعات بێ یەکگوتوتر بێ و لەبەرەوەی کە سەر بنێن بەیەکەوەی هاوکاری یەکترکەن باشترە سەرچارێکە جەژدان پیرۆز بێ بەڵێ کاک دانیارەوەی گوێتان لێ بۆ قسەی هاوڵاتیانە لەسەر جەژنی ڕەمەزان کە وەک ئاماژەی پێنج جیاوازێکی زۆر هەیە لەگە ساڵانی ڕابردوو بۆ پێکە وەک ئاماژەی پێنسیلی ڕەحم زۆر کەم بۆتەوە لە چاو ساڵانی ڕابردوو کە بە پێچەوانەوە خەڵکێکی زۆر هاموشۆی یەکتریە کرد وەکو دراوسێ وەکو خزم و کەس و کار هەرچەندە مامەسایانی ئاینیش لە وتاری ئەم ڕۆیاندا لە ڕۆژی جەژنا ئاماژیان بەوەیدا کە ئەبێ ئەم جەژنە و بەتایبەتی ئەمڕۆ زۆر گەورەی زۆر پیرۆزە لای مسلمانان کە خوای گەورە خۆی فەرمێتی بۆیە داوای کرد کە مسلمانە سیلێ ڕەحم بەکار بێن هاتوچە یەکتری بکەن لە هەمان کاتیشدا ئاماژەی بۆ کرد کە بەڵێ بەدڵنیایەوە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە کە ماوەی 2 ساڵ بەردەوام لەگەڵ ئەم قەیرانانە کە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە هۆکارێکی ترم بۆ ئەوەی کە خەڵک ئێستا هەم لە ترسی ئەم نەخۆشی زیاتر لە ماڵ و بمێنەوە نەگەڕێن و هاتوو چۆنەکەن و جەژنە پیرۆزە لە یەکترینە کە هەروەها قەیرانەکانیش بە تایبەتی قەیرانی دارایی کە بە تەواوەتی کاریگەری لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردو هۆکارێکی ترە کە نەتوانن خەڵک بەو تااقەت و بەو حەماسەتی جارانەوە کە هاتوچ ماڵانیانە کرد سەردانی خزم و کەس و کار و دراوسەکانیانە کە جەژنە پیرۆزانە کرد ئێستا بە تەواوەتی کاڵبۆتەوە ئەوە ئەو زانیاریانە بوون ئەوە بارودۆخی ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە کە لە شاری سلێمانیە دەستخۆشە دەڵان سپاس بۆ زانیارەکانت ئەگەر بکرێت کامێرەمانەکەت وێنەکانمان بۆ بگوازێتەوە دەچینە هەولێر پامنێرمان ئیدریسمان لەگەڵا ئیدریس سڵای خوا لێ بێت و ئەم کاتت با جەژنە پیرۆز بێت بە هیوای لە ساغی خۆت و ستافەکەت
جەژن لە هەولێر چۆن دەگوزارێت؟ سڵاوی خی گەورە لێبێت مامۆستا سالار، سڵاوی خی گەورە لە کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام هەڵبەتە جەژنی سەرجەم کارمەندانی بەڕێزیش پیرۆز بێت. خی گەورە تاعات و عیبادەتی مانجی پیرۆزی ڕەمەزانیشی لێ قبول فەرموو بن. وەڵێ مامۆستا سالار من دەمەوێت لەو بابەتەوە دەست پێ بکەم لە نوێژی جەژنی ئەم ساڵی مسلمانان لە نێو مزگەوتەکان بەتایبەت لە نێو شاری هەولێر بەراورد بە ساڵی ڕابردوو جیاوازەکەی زۆر بوو لە بەرەوەی ساڵی ڕابردوو نوێژی جەژن بە زۆرەکان هەر نەکرا لە زۆربەی شوێنەکان ئەوەشی کە هەبوو زۆر بە ساردی بەهۆی پەتای کۆڕۆناوە بەڕێوە چوو بەڵام ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم بە گوڕوتینێکی زۆرەوە لە زۆرینەی هەر زۆری مزگەوتەکانی نێو شاری هەولێر نوێژی جەژن ئەنجام درا و جگە لەوەش تەوقە و جەژنە پیرۆزەیەکی زۆر گەرم و گۆڕ لە نێو مسلمانان بەڕێوە چوو. ئەمەشان دەگەڕێتەوە هۆی ئەو بابەتەی کەەوە جەژن خەڵاتێکی خوای پەروەردیگارە کە بۆ ئەو مسلمانانەی دابین کردووەکەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزان بەتایبەت بە ڕۆژوو بوونە. هەڵبەتە من دەمەوێت ئاماژە بێرە بکەم کە من هاتوومەتە ئێرە یەکێکە لە بنەماڵە گەورەکانم لە کۆمەڵگەی شاوێز لەگەڵدایە من هاتوومەتە ئێرە هەڵبەتە سەردان و هەمووشۆ و سەردانیکردنیان هەیە. من پێم خۆشە سەردانی ئەوان بکەم و پرسیاریان لێ بکەم و هەڵبەتە ئەوەشان لێ بپرسم پەیامی جەژنی ئەوان چییە. کاک حاجی وەردەگرم. کاک حاجی سڵاوت لێبێ ئەگەر هەڵسیتەوە و پێم بڵیت پەیامی تۆ بۆ جەژنی ڕەمەزان بۆ مسلمانان چی دەبێت؟ یاخۆ بەخێربێن هەرچاوان سەلامتان لێبی و سەلام لەو گشت مسلمانانی کوردستان و گشت دنیا بیتن بە تایبەتی مسلمانانی کوردستان. سپاس دەکەم کاک حاجی. جا کاک حاجی ئەو پرسیارم هەیە دەمێ بڵێم جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو چییە؟ بەتایبەت لە ڕووی جەژنەوە. وەڵا فەرقی زۆرە ساردترە ساڵان. ئەم ساڵ ساردتر لە جەژن. ساڵ باشتر بووە بەس پار هەر نەبوو بەس ئەو ساڵ باشتر بوو ینی پڕێک تێکراو هەبوو ینی. جەناب تەمەنێکت هەیە دەمەوێت ئەوەش بپرسم بەراورد بە 15 ساڵ پێشی ئێستا جەژن لە ئێستا و ئەو کات چۆن بوو چۆن دەگوزارێ ئێستا بەراورد بەو کات؟ زۆر فەرقی هەبوو. چۆنی؟ 5 ساڵ پێش ئێستا کار لە چیە و ئێستا لە چیە زۆر دوورە. جیاوازیەکان چین ئەگەر جیاوازیەکان وەکو برایەتی هەمووی تێکراو بوو خۆشی و ناخۆشیەکان پێکەوە بوو سلێ ڕەحم زیاتر بوو ئێستا ئەو سلێ ڕەحمە کەم بووە هاتوچۆ کەم بووە نوێژەکان یانی بەدەگمەن بەگشتی کەم بووە تاکەیە وەکو پێشانیە زۆر فەرقی هەیە. زۆر باشە کاک حازدیم هەیە و پرسیارش بکەم زۆرێک لە مسلمانان لەم ڕۆژەش خەمبارن هەڵبەتە ینی هۆکارەکەی بۆچی دەجێڕنەوە؟ وەڵڵاهی خەمبارەکەی ئەوێ ئینسان بەڕاستی سوبیتەوە ئەو ڕۆژە لە فەلەستین لە مسلمانانیاندایە ئەو هەموو مسلمانیان شەهید کردیەوە داخەوە زۆر ناخۆش بوو. زۆر باشە کاک حاجی دەست خۆش بێ سوپاس دەکەم. من مامۆستا دەمەوێت بسمەلای یەشێک لەو بەرەزانەی تر کە لێرە ئامادەیە کاک جیهادم لەگەڵدا. کاک جیهاد سڵاوت لێبێ ئەگەر هەڵسیتەوە پێم بڵێیت پەیامی جەژنی ئێوە بۆ ئەم جەژنە چییە؟ پیرۆزباییتان لێ دەکەین بەخێربێن سەرچاوان بەبوونە جەژنی ڕەمەزانی پیرۆز جەژنانە لە خەڵکی ئەرێمی کوردستان دەکەین بەخێربێن سەرچاوان. بەراورد بەو جەژنی ئەم ساڵ لەگەڵ ساڵی پار پێم وابێت جیاوازیەشی هەیە ئەگەر پێمان بڵێ ئەم جیاوازیە چییە؟ ئەو جیاوازی ئەو سار ئەلحەمدوللا کەرەنتینە نییە لە کۆرۆنەش باشترە پار هەم کەرەنتینە بوو کۆرۆنەها بوو ناخۆش زیاتر بوو پار ئەلحەمدوللا ئەوسا زۆر باشترە لە ساڵانی داهاتوو ئینشاڵڵا وەرە خۆشتریش دەڕۆین ئارامتر و سەقامتر دەبێت. دەستان خۆش بێت کاک جیهاد زۆر سپاسان دەکەم. بەڵێ مامۆستا من دەمەوێت بەوردی باز لەوەش بکەم هەڵبەتە ئێمە لە نوێژی جەژن بەڕووماڵێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە نێو مزگەوتی شاری هەولێردا بووین زۆربەی مسلمانان ئاماژیان بۆ دەکرد لەگەڵ خۆشحاڵیمان بۆی کەوا جەژنی ڕەمەزانی پیرۆزە بەڵام نیگەرانیشین لەوەی کەوا لە غەزە لە فەڵەستین سوپای ئیسرائیل هێرشی کردوتە سەرکردی غەزە و سەر قودسی پیرۆز کە قیبلە یەکەمی مسلمانانە بەشێکی زۆر لە مسلمانان نیگەرانی خۆیان دەربڕی و هاوخەمی خۆیان بۆ ئەم ناڕەحەتیانەی مسلمانانی غەزا یاخود کەرتی غەزا دووپات کردەوە. لەلایەکی تریشەوە مسلمانان بە گەرم و گوڕی زیاتر بەراورد بە ساڵانی ڕابردوو لەم ساڵدا ئەوەی کە هەستی پێ دەکرێت ئامادەسازیان کردووە بۆ جەژن و بۆ بەژاریکردن لە
جژن مامۆستا. ئەم نێرمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەمیشە هەر لە جەژن و خۆشیدا بن. پامنێری ترمانەیە چاوەڕێن کە بێنە سەرخەت زۆرمە بڵێ ماوەسا جەژن هەستەگەمەکو جاران نەماوە تۆزێک ساردێکی پێرەوە دیارە بە تایبەت و کۆڵانانی کە ئەردەڵان لەوێ بوو بەداخەوە ئەلبەتە هەرچەند بیانوەکان دەوترێت مەسەلەن مەسەلەی کۆڕۆنا مەسەلەن عادەتەن مانگی ڕەمەزانان خەڵک بەشێک لە شەکەتی مانگەکەی پێوە دیارەوە وانە بەس ئەبێ موسڵمان بەعکسەوە بێ مەسەلەن جەژن یعنی چی یعنی ئەوەی کە لە ماوەی مانگێکە بەرەنگاری شەیتان بۆتەوە ڕۆحی پاک بۆتەوە وانە بێ وزە و تین و دڵخۆشیەکی بێ بەڵام بەشێکی زۆر لە موسڵمانان بۆیە خەون ئەو مانگە کە نەخەوتون بەس ئەوەی بەڕاستی موسڵمانانیش لە ڕەمەزاندا ینی زۆری لاگەوەکو جژنی قوربان نییە بۆ بە ڕۆژە ئەمە تینوتە بێ برسیتەوێ بە شەویشە تا پاشێ و ناخێر خەریکی عادەتەن ینی کۆمەڵگەش گۆڕانکاری بەسەرا دێ بێ ئەومان لێر نەچێ مەسەن بەراوردێکی بە ساڵی نەوەتەکان و سەرەتای 2000ەکان بەراوردە غەڵەتە چکە کۆمەڵگە چینێکی تر هاتوۆتە پێش کە بەداخەوە ینی جۆرێک لە سارد و سڕی کۆمەڵایەتی بۆهۆی دنیای تەکنەلۆژیەوە بەسەری هاتووە بێگومانە مەش کاریگەریەکەی بینی لێستا لە بۆنە و جەژنەکانە بەداخیشەوە ینی نەتوانراوە ئەم دوو جەژنە بە تاوەتی بچێتە ناخیەمجی لە تازەوە. بەڵازان ئەمڕۆژ وەکو شەوانی میری ڕەمەزان پرسیاری وەڵاممان دەبێت وە دیاری تایبەتمان دەبێت کە بۆ ئەوی عزیز لەم جەژنەدا لە پرسیارێکی ئەمڕۆماندا هەر ڕۆژە و کە سێ ڕۆژەی جەژن پرسیارێکمان دەبێت کە سێ پرسیارمان دەبێت وە تیر و پشکی بۆ دەکەین سێ کەس لە کۆتاییدا خەڵات دەکرێت. ئەمڕۆژ پرسیارمان ئامادە کردووە لە پرسیاری یەکەمماندا پایتەختی دەوڵەتی ماد لەکوێ بوو؟ دەوڵەتی ماد کە دامەزرا پایتەختەکەی لەکوێ بوو؟ واتە لە چه شارێکا بوو؟ اختیارەکانیشی بۆ بخوێنەوە اختیارەکان هەمەدان، ئەکباتان، کرماشان. ئەم سێ اختیاری لەگەڵایە کە یەکێک لەم شارانە پەیوەندیەکەت وەرگرت وەرم نەگرتووە. خاتو ئایا نادر لە کەرکووک وەردەگرین خاتو ئایا نایە سڵاوی خوا لێبێت خاتو ئایا سڵاوی خوا لێبێت و جەژنی پیرۆز بێت گۆڕدرا ئەڵێ خاتو سەمیعە لە سلێمانی وەردەگرین سەمیعە کەریم سڵاوی خوا لێبێت و جەژنی پیرۆز بێ ئینشاڵڵا. خاتو سەمیعە گوێ لە ئێمەیە؟ ئەلو خاتو سەمیعە جەژنی پیرۆز بێت؟ جەژن خۆتانش پیرۆز بێ. هەر لە جەژن و خۆشیدا بن لە چ گەڕێکێکی شاری سلێمانی گەرم و گوڕی لەو گەڕەکەی ئێوە لە گەڕان سەردانیکردن جەژنە پیرۆزە چۆنە؟ لەخوا بەزیا بێ باشە لە گەڕەکی ڕاپەڕینی. خوال لە جەژن و خۆشییا بن. گوێبیستی پرسیارەکە بووی؟ پیرۆز بێ برا بەڕێزەکان. زۆر سپاس. زۆر سپاس خوشکە گیان. گوێبیستی پرسیارەکەمان بووی؟ دووبارەیەکەنەوە بۆم بەعرکی نەبێ. زۆر باشە. پایتەختی دەوڵەتی ماد لەکوێ بوو؟ هەمەدان، ئەکباتان، کرماشان. من گیان یارمەتیم جەن جەژنە ئەسانکاری یەکەم. هەمەدان لە ئاوەی ئەسانکاریکان دووەم و سێم چی بوو؟ اختیارەکانی هەمەدان، ئەکباتان، کرماشان. هەمەدانەکەم لا بردووە ئێستا ئەکباتان و کرماشان ماوە. کرماشان ئینشەڵڵا. زۆر باشە وەڵامت بۆ جێگیرەکەین خاتو سەمیعە کەریم لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی. دەست خۆش بێت زۆر سپاس. ئایەخان لە کەرکووکەوە وەڵە نەبوو وانە دابان؟ ئایەخان لە کەرکووکەوە وەرەگرین. ئایەخان سڵاوی خوا لەبێت و جەژنی پیرۆز بێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله. جەژن لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو مسلمانان لە هەموو کارمەندان دەستخۆشتان لێکم نونەتانە زۆر بێ پاتەعاتی بادەتی مولایەتی قبول کردی ئینشاءالله. خوا سەلامەت بی ئینشاءالله تۆژە لە جەژن و خۆشییا بیت. ئینشاءالله لەگەڵ مسلمانانە یا ڕەب. گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ گوێویستی بووم قەزت یعنی ئەخر ئەو شارە ئێرانە یان شارێترە؟
چۆن ئەو شارە ناوی چییە؟ هەمەدان ئەکباتان کرماشان هەمەدانەکەم لا بردووە ترەوە ئاسانکاریە لەوە ئاسانکاری زیاتر ناکەم شارەکە چییە؟ شارەکە بڵێ تر وەڵامەکەی ئەوترێت شارەکە ئێرانیە؟ چۆن شارەکە لە ئێرانە؟ نازانم تا کرماشان بێ یارمەتیمان لە ڕەمەزان ئەم مانگە شەو نەخەوتینە بە دیار ئێوە بوونەوە نەیلازم هێشتا ساغ بێ ئاسانکاریمان کردو هەمەدانەکەمان لا بردووە زۆر باشە بڵێت چۆن دڵنیا بین کە وایەوە نییە؟ منش واڵم یارمەتیمادان ئەم مانگە ئەوەندە هیلار بوون لەگەڵتانە شەو بە ڕۆژ عیبادەتمان کرد شەوش بە دیار ئێوە دانیشتین ئێوەش یارمەتیمان ناکەن جەژنێ هەر بۆ دەزانن ئەماندا لە بیر و بەشک پێم وا بێ وا بوو چونکە ئەو خات و ئایەوانە بەڵێ زۆرێک لە شەوەکان پەیوەندی تێکرد بە بەرنامەکەمان والله حتى آخر يعني برنامجتان نقبل أمر بوبيونديك يعني هالجلسة توركانتان شتي زور جوابان بيشكشكل شانازين تتانا وقت بخايت لساعات أشتو خصومة السري على بابير بو برنامجتان من نكتلم لجشنا هم كتابة أي برنامجتان كردوه سواء خلاص شبنا دنيا كل سالم من لقل قيامة خويا كما لقل قوم الإسلامية يا أخوة سلامت بيتو إن شاء الله هل جەژن و خۆشی شابیت کامەیان جێگیر کرێ خات و ئایا وڵا نازانم کرماشان باشە کرماشانی بۆ جێگیر کە دەست خۆش بێ خات و ئایا قوربانتانەوە خۆشحاڵم دوای خێرماوەکە خۆتان زۆر سپاس باشە کاک لاهور کامیل لاوک کاک لاوک کامیل بەڵێ بەڵێ سڵاوی خوا لەبێ کاک لاوک سڵاو لە ئێوەش و لە هەموو بینەران و زۆر سپاس جەژنە پیرۆز پیرۆزە لە ئێوە لە هەمووی گەلیکو زۆر سپاس وەڵامی پرسیارەکە دەزانی کاک لاوک لە هەموو مسلمانانی دینا پیرۆز بێت یا ڕەبی لە جەژن زۆر سپاس تایبەتی کورد کاک لاوک گوێبیستی پرسیارەکەی کاکە دانیار بووی هەموو پرسیارەکە نەعەزان بەرزەمەی پایتەختی دەوڵەتی مادەکانەوە پرسیارەکەتان بەڵە لە چ شارێک بوو پایتەختەکەی ماد لەکوێ بوو هەمەدان ئاکباتان کرماشان هەمەدانی لا بردووە کاکە دانیار لەو دوانە کامیان هەڵەبژێرن آخر گوێم لێکرا خۆی پایتەختەکان پایتەختی مادەکان پیاوزە ئەکباتان هەمەدانی ئێستایە ئەوە هەمەدانەکەمان لا بردووە ئەکباتان زۆر باشە دەست خۆش بێت سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک میکایل عومەر لە هەولێر وەردەگری کاک میکایل سڵای خوا لەوێ سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله و جەژنی پیرۆز بێ جەژنی پیرۆزە سەرەتا لە جەنابتان و لە مسلمانانی جیهان و شاری هەولێر تایبی دەکەم تۆش پیرۆز بێ ئینشاڵڵا لە جەژنا دەبی بەنسبەت پرسیارەکەتان زامەڵایی وەڵامەکەی دەزانیت اختیارێکیشمان لا بردووە کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس کە بۆی بە باشتر دەنگی ئێمە بگاتە لایەوە بەڵێ جێخەر پرسیارەکەتان با هەمەدان بنووسێدەوە هەمەدانم لا بردوو بەڵام وەڵامی کەیان هەڵبژێریت وەڵامت کە بەڵێ چ شار ئەوکان کێ بوو ئەکباتان کرماشان کرماشان زۆر باشە کاک میکایل سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ کاک محەممەد ناسر جەماعەتی دەنگ کاک محەممەد ناسر لە چەمچەماڵ وەردەگرین کاک محەممەد سڵای خوا لێ بێت محەممەد یاسی زۆر سپاس کاک محەممەد جەژنە پیرۆز بێت لە جەژن نابێت لە جەژن نابن کاکە محەممەد چەمچەماڵ گەرم و گوڕی پێوە دیارە والله يعني خراب نییە جارێکم ڕۆژە هەر مناڵ و دراوسەکانێتتر ناوزانانی جارێ و گەرمە نیە هەر باشە خوانەی بڕێ ها کاک محەممەد ئەم بەیانە نزیکی حوت و نی بوو مناڵات بووە تەقیان لە دەرگایە بۆ بەیانە زوو وڵای مەشتەرەوە بە هەر زیاتر مناڵ و یەکسەلام بس محەممەد یاسین بوو زۆر باشە کاک محەممەد یاسین چاکم کرد ناوەکەت کاک محەممەد وڵای پرسیارەکە دەزانیت وڵای پرسیارەکە ئاکباتان باشە کوێ ئاکباتان وڵا اختیارێکم لا بردووە ئاسانکاریم کردوتر خۆت کام وەڵامیان هەموو لاداوە هەمەدانەکەی لا بردووە کاک محەممەد کوێ ماوە ئاکباتان و کرماشە بە هاوکاری ئێوە نادە ئاکباتان
ئێستا کامیان جێگیرکەین ئاگباتانی ئەو وەڵامەت بۆ جێگیرەکەی کاک ساڵحمان لەگەڵە کاک ساڵح ئیسماعیل لە هەولێرەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك صالح جشتان پیرۆز بێ زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ لەگەش کارمەندانی کەناڵی پەیام پیرۆز بێ هیوادارم ئەم جەژنە ببێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک زۆر سپاس هەرو پرسیارە بڕوە جەماعەتی کۆنتڕۆ باشە دەی وەڵامی پرسیارەکە دەزانی کاک ساڵح ئەگەر ئەزیێت نەبێ بۆم دووبارە بکەنەوە پایتەختی دەوڵەتی ماد لەکوێ بووە هەمەدان ئەکباتان کرماشان هەمەدانم لابردووە ئەکباتان و کرماشان ماوە با ئەکباتان بێ بەڵێ کاک سامیمان لەگەڵە لە دووە کاک سامی سڵاوی خوا لێ بێت جەژتان پیرۆز بێت دووە جەژن لەوێ چۆن دەگوزارێ جەژنی ئێوەش پیرۆزبی سەدەرێ میوانی هەمیشەیمان هات کاکسامی کە چەندە لەگەڵمان بەردەوامەوە نییە یاخوا جەژنی پیرۆز بێت و ئەم شەوانی ڕەمەزانە لەگەڵمان نبووی زۆر سپاس مامۆستا دڵمان نازاکە ئەگە زۆر جا درەنگ پەیوەندیەکەمان وەرگرتی بێ دیماوە چەند ساڵە لەگەڵیەوە بەردەوامم هەرچەندە کارەساتی شنگال ڕووی داوە بڵێن 2014 هاتینە هەرێمی کوردستان لەگەڵیەوە بەردەوامم و زۆر هاوڕێی مسلمانیشمان هەیە و لەگەڵ یەک بەردەوامی بێن لەگەڵ تەلەڤیزیۆنی پەیام و لەگەڵ دەزاراگەنەکان جەماعەتی کۆنتڕۆڵ ئەم مایکانەیە مە بشێنەوە چاکە کاک سامی گیان وەڵای پرسیارەکە دەزانیت وەڵامی پرسیارەکە کرماشان لەگەڵ هاوکاریەوە زۆر باشە وەڵامت بۆ جێگی دەکەین کاک سامی لە سیشەوەکەی ڕەمەزاندا تۆ ناو لە تیرروپشکەکەی هەبوو ناوەڵا مامۆستا ناو لە تیرروپشکانە بوو سبحانە لەم جارە بەستم لەگەڵێەوە باش نەبوو نزانم بۆ بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ کاک سامی لە دووە کۆ لەگەڵمان ئەمڕۆ جەژنانێک وەردەگرین مامۆستا ئەمڕۆ جەژنانێک وەردەگرین ئینشاڵڵا ناوی تۆ دەچێتە تیرروپشکەوە ئەو آخر پەیوەندیمان بوو دوجار پەیوەندی تر وەرەگرین بۆ پرسیارەکانی ترمان بەڵە بەڕەزان بڕگەی ئەساسیمان لە یەکەم ڕۆژی جەژن هونەرمەند خەلیل شەکرالیمان لەگەڵدا دەبێت بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بڕگەی هونەری و بابەتی سرودی ئیسلامیانە کە لەگەڵمانە بێکا خەلیل سڵاوی خوا لێ بێت و جەژتان پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشی دابن بسم الله الرحمن الرحیم سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان لە تۆی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام طاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بێ ئینشاءالله جەژن لە تەواوی بینەران و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و هەموو مسلمانانی سەرزەوی پیرۆزەکەم لە کاتێکە کە ئێمە مسلمان دڵمان زامار و بریندارە بەو هێرشانی کە کرێت لە برایانمان لە کەرتی غەزە وەکو پاڵپشتیە کرد ئەمڕۆ ئێمە ئەم پاشە قوماشەمان بەکارهێناوە خی گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ کە و برایانیشمان سەرخا بەسەر ئەو ئینسانانەی کە هێرشەکەنە سەر خاکی پیرۆزی قودس و ئەیانەوە داگیری بکەن بەخێر بێن هەڵبەتە بەر لەوەی قسەکانمان لەگەڵ کاکە خەلیل دەست پێ بکەین بۆ یەکەمین جار کلیپێکی هەیە لە شاشەی پەیامەوە دەمانەوێت دابەزێت کلیپەکەیە بینین دوجار قسە و گفتوگۆی زیاترمانە بێت فەرموو
حسرتي لولاك أهل دمعي البجلوي صورتي طاهاك أهل دمعي البجلوي صورتي طاهاك هل كردستان ويا يا مدينة باشيتو شبك القلب تشرب بدلميا لو عتريد أمانيكو يشكشيتو يا عزيزي خوا حبيبي خلق وشافع روي جزاء خاکی بر درگاهی قصری گرم سرداکا گدا هر نفس نفرد لتاجی قیصر و داراکا هر نفس نفرد لتاجی قیصر و داراکا هر كردستان ويا لا مدينة باشيتو شبك القلب تشرب بدلميا لو عتريد أمانيكو يشكشيتو يا عزيزي خوا حبيبي خلق وشافع روي جزاء كردستان ويا يا مدينة باشيتو شبك القلب تشرب بدلميا لو عتريد أمانيكو يشكشيتو يا عزيزي خوا حبيبي خلق وشافع روي جزاء كاخلي جاني أخوة دسي خوش بيو إخوة السلامة بي كليبي زور بتشيش بو يبني يا ربي يا ربي السلامة بي جامعي باسي أو كليبا ما بوبكي خبرم هنا بستوتا لا شقامي صها والله كا كليبي بوبكي بس چی بووە ڕێگریەکەتان چی بووە کە نەکراوە؟ وەڵاهی وەکو هەر گەنجێکی تری ئەم شارە گەردی قەت بەی
سالم یەکێک بۆ لە عارفەکان یەکێک بۆ لەو شاعرانەی کە شتی دینی زۆر هەبوو هەر ئەو شەقامی سالمی کە بەناونراوە مڵکی هەموو گەنجێکی ئەم شارەیە مڵکی هەموو کەسێکی ئەم کوردستانەیە کە بە ئاسانی ئیشی تیا بکە. منیش لە سۆنگەی هەستکردنم بە بەرپرسیایەتی و کردنی کارێکی جوان وەکو گەنجێک وەکو هنەرمەندێکی ئیسلامی پێم خۆش بێکێک لە تراکانی ئەلبومی ناڵی دڵ کە تراکی هەر لە کوردستانەوەیە بی بەمە ئەو شەقامە بەڵام بەداخەوە پاش 5 ڕۆژ لە ئەمسەر و ئەوسەر و هات و چۆ و پۆلیس و ئاسایش و محافەزە و قایمقامێت بەداخەوە مۆڵتیان نەیە پاشان چوومە بۆ لای دوکەر هەڤاڵە بوو بەکرد بە سوپاسەوە بینای سەراییا پێمان ئیشەکەی تیا بکەین پرسییم بۆچی نایاڵنیانێ میشە لە ساڵەکە بکرێت بیانویان چی بوو؟ نازانم بۆچی بۆ خەڵک مەجال هەیە بۆ ئێمەی ئیسلامی ڕێنیە من بەشێکی زۆریە گەڕێنەوە بۆ کەم تەرخەمی خۆمان کە هەر داماو بووین و فەقیر بووین و ینی پێویستە بەجددیە مەرحەلە تێپەڕین دڵنیا بە من ئیشێک هەرە بە مەساوڵەکە ینی لێرەوە ڕایگەێنم دڵنیا بن ئیشێک هەرە بە مەساوڵەکە ئەمڕۆ بێ ساڵەی کە بێ هەر ئەیکەمەوە ئیشە یعنی نابێت کۆڵ بینێمە جارێک دوانسیان دا 100 جاری کاتمە پێشەوە تێگەی نابێت کۆڵ بین بەجددی پڕبەدڵ حەزمەکرە میشە چونکە تایبەتە پێغەمبەری خوا لە ناو خەڵکەوەیە کاڵێ هەر لە کوردستانەوە لە هەموو کوردستانەوە تا مەدینەی پاکیتەوە چەپکە گوڵ بچنم بە دڵە و عەتری دامەنیکەوە پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا حەبیبی خەڵق و شافعی ڕۆی جەزا زۆر جوانە شعرەکە هیناریە ئاوازەکە فۆلکلۆرە هەورامیە یعنی تێکەڵێکی جوانمان کردووە باسی خۆشەویستێکی پاکە و پێغەمبەر ئەو مەقتعی کە ئەڵێ بۆ خەلیلان گەر نەسیمی گوڵشنی لوتف ببێ ئەڵێ بۆ ئەو کەسانی کە تۆیان خۆشەوی باسی پێغەمبەرە ینی بەس لوتفێکی پێغەمبەر ئەچوێنێ بەچی بە گوڵشن بە باخچەیەک لە گوڵ بە جوانی ئەڵێ بەس تۆ لوتفێکە هەبێ بۆ ئێمە کە یعنی تۆمان خۆشەوێ ناری نەمرودی بە سەحنەی جەنەت المەئواکە ئاگری نەمرود ئەکا بە گوڵ و گوڵستان و بۆ چۆن بۆ حەزەتی ئیبراهیمی کرد یعنی ئاوای گۆڕێ ئەم شاعیرانە عشقێکی پاک هەستێکی جوان ڕەوانبێژێکی عەجیبیان بەکارهێناوە لەم شیعرانە کە خۆشەویستیەکی پاک و خاڵسیان دەبڕێەوە پێغەمبەری خوا ئێمەش ئاوا ئەیدینەوە بەگوێی ئەم خۆشەویستانەمانە کوردستان دەست خۆش بێ بۆ هیوای کە هەمیشە کارەکانت سەرکەوتوو بیت کاکە خەلیل بەرهەمی نوێت هەیە بۆ دوای ئەم کارت من ساڵی پار ئەلبومێکم کرد الحەمدولله تقریبا هەر لە مانگی 5 بوو 5 بڵاومان کردەوە لە کەناڵ ئاسمانی سپێدا کە هەردوو لایەن ستۆدیۆ ڕیکۆرد کاک بەرزان ئەیوب نامێق و کەناڵ ئاسمانی سپێدا سپۆنسەری ئیشەکە بوون دوو بەرهەممان کلیپ کرد و ئەمەش بەرهەمی سێمێتی کە تراکی هەردە کوردستانەوەیە ئەمڕۆ لە کەناڵ ئاسمانی پێیان دابەزی بۆ یەکەم جار لە دوای ئەمە ئیشێکم هەیە بۆ قودس وەکو مژدەیەک بۆ خۆشەویستانم بە ئیزنی خوای گەورە لە چەند ڕۆژ داهاتوە ئیشێکی دەنگیەکەین و ڤیدۆکی تایبەتی بە دروستە کرد و بڵاوکرێتەوە بە سەبتایتڵی عەرەبی ئینگلیزی کوردی هەوڵین ئیشێکی تایبەت بکەین و بۆ ئەم وەزعە و ئەمڕۆ شتێکم بۆ حازرکردن هەر لەسەر مەقتەعێکی بچووکم بۆ حازرکردن پێمان خۆشە جەماعەتی دەنگ مایکەکە ئیشەکەوە نییە زۆر باش ئیشەکە کاکە سوف نبقى هنا كي يزول الألم سوف نحيا هنا سوف يحلو النغم موطني 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 ذا الفداء موطني 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 يا أنا رغم كيد العدا رغم كل النقم سوف نسعى إلى أن تعم النعم سوف نرنو إلى رفع كل الهمم للمسير للعلا ومناجاة القمم فلنقم كلنا للدواء والقلم كلنا عطف على من يصارع السقم ولنواصل المسير نحو غاية الأهم ونكون حقا خير أمتي بين الأمم
موطني 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 ذا الفداء موطني 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 يا أنا اخوان دنگ خوش دەنگ خۆش بێ کاک خەلیل دەست خۆش بێ زۆر سپاس کاک خەلیل پێشوی بچین لای بەرهەمێکی دیکە یادگارێکی خۆشی جەژن شتێکی مناڵی ئەزانی جیاوازی زۆرە جژنی ئێستا لەگەڵ ئەو کاتێک کە مناڵ بووین بخوا لە ماڵەوە بووم کە خۆمە گۆڕی هاتم بۆ ئێرە بیرم لەوا کردەوە ئێمە لە شکرالی بووین هەتاوەکو چوومە جامیعیش بەڵێ ساڵی 2012ش ئێمە هەر لە شکرالی بووین گوندی شکرالی ئەو نازناوەکەش هەر بەوە ناوناوە یعنی جژن بەڕاستی تایبەتمەندی خۆی هەبوو لەوێ بەیانیان زوو لە مزگەوتە ماشەڵڵا شوێن نابوویەوە هەرچی مناڵ و گەورە و پیر و گەنجە هەمووی لە مزگەوت سەدای ئەڵڵاه ئەکبەر و قورئان خوێندن و یعنی ڕۆحەتێکی زۆر عەجیبی هەبوو خۆت دەم بەیانێ ساعت 7 دەرگا ئێمە 56 هەر لە مزگەوت هاتنەوە گشتی ئەگەڕا زۆر خۆش بوو یعنی ئەگەیشتە 7 ماڵ نامە نەگەڕێت ئەچین بۆ لادەکانی تر یعنی خزمانمان بەسەر کردبوو بچین بۆ شار بۆ سیروان بۆ هەڵەبجەیان هاتنی بۆ سلێمانی یادگاری خۆش وڵایی جارێکیان تەمان لە قەیسەری هەڵەبجەیت ئەچین جنمانەکرێ مناڵ بووین بۆ یەکەم جار چاکەرمان تۆڵ بکڕم لەوێ کارەبا بڕا بەلایتی شەحن و ئەوە عینەکەمان دۆزیەوە چاکەر پانتۆڵەکە وڵا لەوێت ڕەش بوو هاتی نەماڵە سەرەکەم پانتۆڵەکە ڕەشە و چاکەرەکە نیلیە وڵا بە دوو پارچە و حەفی گولاچین هەر لەبەری شکر ئارە وڵا لەبەرم کرد قاوی مناڵی دڵمان پێی خۆشە قاویلە ئەوە عینەکی تایبەت بوو وڵا ماشەڵڵا شت زۆر ڕوویە بەڵام تر قەدەرن کە هیتە بەرنامەی چی بیرنامێن لایەت نابێت زۆر باشە کاک خەلیل هونەری ئیسلامی بۆ لە هەرێمی کوردستان نەیتوانیوە بەو زەقیە دەرکەوێت کە هونەرمەندی زۆر باشمانەیە هاوشێوەی جەنابەت و هاوشێوەکانی شت بۆچی هونەری ئیسلامی ئایا هۆکارەکە و هونەرمەندەکان یاخود پاڵپشتی و سپۆنسەرێک نییە بۆ ئەم مەجالە وەڵاهی کاک سالار یعنی ئێمە هەمومان پێکەوە هەرێکێ و یعنی ئەم جسمەی کە من هەمە دەسمە قاچمە سەرمە ینی هەمووی پێکەوە جستێکی پێگەناوە پێکەوە کارەکە ئیشەکە ینی قساکە گۆرانێڵێ ئەم لاکە ئەو لاکە هونەری ئیسلامیش لە کوردستانە تەنها بەم دەستە ناکرێ ئەبێ قاچی هەبێ هەنگاو بنێ ئەبێ دەستی هەبێ ئەبێ قوڕگێک هەبێ ئەبێ سەری هەبێ ینی ئەبێ هەمووی پێکەوە متەکامل بێت ئەو سائیشەکرێ ناکرێت خەلیل شەکرالیان بۆ نمونە کاک بیلال کەیوانی کاک یاد محەممەد کاک بەرزان کێکێکی کاک مەڕوان کە ئەمان هەمویان مامۆسای من و ڕێز احترام هەیە بۆیان کە هەر هەرێکێکیان لەوانە لە ئاستی سامی یوسف مەهیرزەنا ئەیبینم دڵنیا بە لەوە کەمترنی لەوە ئاستە بەڵام بە تاقیتنە یەک طرف کار ناکرێت کە من ئەڵێم ئیشێک ئەەکەم معقول نییە سەپۆرت نەبێ من گەنجێکم کە لە شوێنێک شاگردی ئەەکەم کارمەندم لەسەر شانی خۆم ئەژیم بۆ نمونە کرێچیم یان چی ئەمانە هەیە ناتوانم کاری هونەری بکەم هونەر بە مێشکی سافەوە ئەکرێ هونەر بەوە ناکەێت داڵغە لای ئەوە بێت ئەم مانگە چۆن بژیم کەسابەتی ئەم مانگم چۆن بێت چی بکەم چی نەکەم یعنی ئێمە استعدادی کاملمان هەیە تەرەفی بەرامبەر نیەتی و هونەری کوردیش لە تەرەفی بەرامبەر خەڵکە ئیسلامێکە یعنی بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم ئەوەنەی خەڵکە ئیسلامەکە دەوڵەمەنیتیایە بمبورن ئەم قساکەم ڕەنگە دوایی لەسرم کەوێ خەڵکیش پێمەڵتۆ بۆ قسەی واکەی بەڵام ناتوانم نەیڵێم ئەوەنەی خەڵکە ئیسلامیەکە توانای هەیە سەپۆرتی هونەری ئیسلامی بکە من خەڵکی ئیسلامی ناسم سەپۆرتی هونەرمەندی ئەلمانی کردووە لەبەرەوەی براندەکەی بڕاتە پێشەوە ئەمە بەجددی من پێم عیبە من بمرم لە یاشتی وا ناکەم خاوەنی مەلایەن دۆلار بم بەس بۆ بچم خزمەتی خەڵکی غیرە ئیسلامی بم خزمەتی هونەرمەندە ئیسلامەکەی خۆم ناکەم بۆ یعنی من کە ئێمە بەرنامەوە بمبورنەم قساکەم حەزم بە دەرکەوتن نییە حەزەکەم بەجددی واقعی هونەری ئیسلامی بخەمەڕوو بۆ خەڵک هونەری ئیسلامی زۆر هەز ناکەی با دیوەکەی کەشی ببین کاخە هەز ناکەی ئێوەی هونەرمەندانی ژیانی دەرگاتان داخستووە لە دەرگای هیچ یەکێک لە با بڵێن مادەم هونەرەکەتان هونەری ئیسلامی پێوترێ مەسەلەن با بڵێن حیزبە ئیسلامیەکان ینی چوونەتە لایەن ئەم حاڵەتیان بۆ ڕوونکەنەوە هونەری ئیسلامی چۆن حاڵەتەکانی تری پێشخستنی مەجای ئیسلامی ضرورە لە ڕێگەی هونەری ئیسلامی شۆتوانی مەجالە ئیسلامیەکەش بەرەو پێشبەری هەز ناکەی دیدی ئەوان بۆ هونەر تۆزێ لاوازە ئێوە نەتانتوانیەوە ئەو لاوازیە بەهێز بکەن کاکسە بێویژدانی بڵێن هاوکاری نەکراوین
تێگەی بەڵام لە ئاستی چاوەڕوانی ئێمە نییە یعنی معقول نییە من بەس لە ڕەمەزانە ئیشم هەمێ ئەی غەیری ڕەمەزان یان زەمانگەی ترچی ئەی بۆ یان زەمانگەی تر خۆی گەورە هەر وجودی نییە ئیسلامەتی و نەری ئیسلامی بوونی نییە بۆ لە غەیری ڕەمەزانە خەڵک ئیشی کاکە بۆچی بەس لە ڕەمەزانە ئەوا بێ من ئەم ڕەمەزانە بایکۆتیاچی کەناڵە کردم لەبەری وتم لە ڕەمەزانە بۆ بەس لە ڕەمەزانی ئەمەتان بیرەکەوێتەوە ئەی غەیری ڕەمەزان ئەی مانگەکانی تر یان زەمانگەی کە بۆ کێ بۆ غەیرە ئیسلامی نا ئەبێ خەڵک فێری ئەوە بێت کەناڵەکانی تریش فێری ئەوە بن و فعلەن من پرۆژەم تەقدیمی حیزب کردووە پرۆژەم تەقدیمی لایەن کردووە کە بێن بەدەمەوە کۆنسێر ئەنجام بن فرقی هونەری دروست بکەن بەجددی هونەری ئیسلامی شتی زۆر گەورەی پێ ئەکرێت یعنی تۆ سەیگە درامە یوسف چەند بەخۆت بوو یارانی ئەشکەوت چەند بەخۆت بوو لە ڕێی هونەرەوە ئەتوانی پەیامی زۆر گەورە بگەێنی یعنی من 2015 کارێکم کرد بۆ توژوانی شێرپەنجە باشە یەکەم گەنجم لە هەموو عێراق ئەویشم کردەوە یەکەم گەنجم سەرم سفرەکەم باشە ئێ لە بەرەوەی ئیسلامی کەناڵەکانی ئەلمانی دایان نەبەزان 2015 زەمبی من چییە ئیشێکی ئینسانیم کردو پەیوەندی بە حیزبەوە نییە یعنی بەجددی ئەمە ئێمەی کوشتووە من وەکو خۆم عنی بەڵێنم ماوە بەخوا ئەوەی پێم بکرێ لە خزمەتی هونەری ئیسلامیە ئەنجامێدەم و درێغیم نەکرد و نایشیکەم کاک خەلیل گوێمان لە بەرهەمێکی دیکە بێ بەڵام بە دەفەکەی ئینشاءالله خزمەت ئەم شیعری کاکەماتی شاعری خۆشەویستە لە کەلارەوە گەنجێکە شتی جوانە نووسێت تر پێم خۆش بووم ڕۆمەکان پێشکەش بکەم خامی ڕەنگی خۆش يا رسول الله سلامت عرزكم لم دوروا يا رسول الله سلامت عرزكم لم دوروا بجواب ملاك رو قربان ضروي برنورا خوازان شوقي ضلال خوازان ميلي قرمت خوري فر شوقي ضلال من خطا بارم كدورم من خطا بارم كدورم لو بلسا سوروا سينة تاريكة بتواري بدون لا يقام نوري بددنا يتاني وشي شيء مكسور دينو تاوي شار مزاري دينو تاوي شار مزاري أقري بردا وليم صاحبي لود في قريكي تربني بمكورا يا رسول الله سلامت عرزكم لم دورا بو جواب ملاك رو قربان بروي برنورا هردم يادد بدل ما بي ويا ناود بزار هردل يبا كتابان ديتني ودي جورا جرب جاري دي بهارا نهواي توبود الله جرب جاري جاري دي بهارنا هواي توبود الله ظلمتي غير درك ونوري
حق بوجوروا يا رسول الله سلام بعرزك ولم دوروا وجواب لا كرو قربان بروي برنوروا أربنا زي طاهري أولادي خون دمنا وغزال بود راوي بردي دل هاتم وبدوروا يا رسول الله ولدرقات ماتنا بيومين صد كرات صوب إشكاندو صد كرات بيبونوا يا رسول الله سلام عرزك ولم دوروا يا رسول الله سلام عرزك ولم دوروا بجواب لا كرو قربان بروي برنوروا یخوا ئەو دەنگە خۆش بێت دەستە خۆش بێت زۆر سپاس وەڵاهی حەقە ینی ئەسا ئەوەندەی ئەم دەنگە دەتوانین لە ڕێگەی ئەم دەنگانەوە سوود بە پەیامی ئیسلامی بگەێنین لەوەیە لە دەیان لایترەوە کە پاری بۆ سەرفەکرێ نەتوانرێت سوود بە ینی لایەنە ئاینیەکە بکرێت. هیوادارم من پەیامێکم بێ بۆ ئەحزاب ئیسلامیەکان ئەویژەوەیە کە بە حەقەت پێویستە لایەک بە لای هونەرمەندانی ئیسلامی کوردستانە بکرێتەوە چونکە دەتوانرێت باوەڕتان هەبێم تێگەیشتنە زۆر گرنگە هونەری ئیسلامی بەرەو پێش ببرێت. پێم وایە هاوشانی مامۆستایانی یانی ژەمەش بەشێکە لەوەی کە دەتوانێت لەم ڕێگەی هونەرە ئیسلامیەوە پەیامی ئیسلامیەتی بگەێنێت. بەتەکیت کاخەلی دەمەوێت بزانم بۆچی ئەنی هۆکار چییە هونەرمەندی ئیسلامی کورد هیچ نابڵێم ناڵێم نێودەوڵەتی بۆ هەموو جیهانانی وا بکرێت کە بەشێک لە جیهان بناسرێنن هونەری کوردی هونەری ئیسلامی کوردی یاخود هونەرمەندی کوردی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا توانە و لێهاتووی خۆیان یاخود دووبارەت پاڵپشتەکەی وەڵاهی بەشێکی کەم تەرخەمی خۆمان دیسانەوە ئێمە بە زمانەکانی تر بەرهەمان نییە چونکە داواکاری ناوخۆوەنە زۆرە ئەمە لایەنمان هەیە پێشگوێ خراوە جای نامان پەژێتە سەر زمانیکە هەرچە من خۆم هەوڵ ماوە کە ئیش بکەم بەڵام بەڕاستی قورسە ئیشکردن بە زمانیکە و کە تۆ بە زمانیکە ئیشگر ئەبێ ئیشێک بکەی کە بەڕاستی نێودەوڵەتی بێ نەک شتێکی پەڕپوت بکەیت و بڕوات و بڵاوی کەیتەوە بڵێ وەڵام من ئیشم کرد نا یان مەیکە یان کرد زۆر زۆر باش بیکە یعنی یان مەیکە یان کرد زۆر زۆر باش بیکە بەڕاستی من خەفە دەخۆم یەک دنیا مەواقیفی جوانی ئاینی و ئیسلامی خۆمان هەیە کە خەڵک بردووتی بەکارێنێ بۆ خۆی شەوی هەڵداهی ئێمەیە باشە خەڵک ئەچێ بەکارێنێ بۆ خۆی و بەرنامەی پێکات و خۆی پێگەوراکە لە کاتێکە ئێمە پشتگوێمان خستەوە ئیشمان نییە بۆ شەوی هەڵدا ئیسرا و میعراجمان هەیە بەبێ مجاملە ئەم ناولە لە شوێنی کە بەرنامە بینیوە ئەکرێ بەڵام خۆمان پشتگوێمان خستەوە هەممان نێبوو یان دەیان مواقفی گەورەمان هەیە بۆ لەو شەوانەیە بینیمە زۆرێک لە وڵاتە ئیسلامیەکان ئاهەنگە گێڕن یانی وەکوش جەژنی لێهاتوە بۆ نوشەیەکی وەکو ئیسرا و میعراج شەوی 27مانەیە تۆ ئەبێ ئەم شەو خۆشەویستترکەی لای خەڵک آخر بە لوقم و خورما ناچێ بڕێوە بە لەفە خوارد ناچێ بڕێوە دوو نوێژی کرچ و کاڵەکەیت و مامۆسا دوو کەلیمە قساکە و خەڵک بێتاقەت دەبێت
يعني بجدي بدز من به يعني لدشتا خلق كوا كموا لشيء بسحودة بعم دستجمعين بيك وابن يعني أم روحيت الدروس كدنا وخلقها واكتو جوربي جوربونك يعني روحيت جورا أبي نك بس من الشخص أونية يجبو جوربوني خوامكي من ضلنيات أنا كموا حتى وكو روح امتيابي كولنا يم ضلنيا بلدهات ويجبو هم أبوار بشجيو خراوانا كم ك بشجيو خراون كاري بنكرا إن شاء الله دست به بهواية ويك هميشة تمن دريج منو بتوان بجن بو ئاواتی خۆتان کاتمان زۆر کەم ماوە مانەوێت بچینە لای بەرهەمێکی ترت کاک خەلیل لە خزمەتانە ماندوو دەکەین چی بکەین ناچارین جژنانی بێ هەر بەرداوامی لەگەڵمانە مەقامێک و ئەم بەستەیە وە بزانم کۆتایی وایە کاتمان ڕۆڵا بەرەو کۆتاییە چێت ندانم گرچی اندیده که بینم بر جمال تو نیم ناامید چون عمرت گذشتن در خیال تو تو جنت را بنی کنده من بد را به دوزخ دم که بس باشد مرا آنجا تمنای وصال تو در من دردکم محمد نام عکسی رخساری بدری تماما عکسی رخساری بدری تماما یا رسول الله نظر یا رسول الله نظر فرما یا حبیب الله نظر فرما یا رسول الله نظر رسول الله نظر فرما يا حبيب الله نظر آي شاوية بروانية بونية وشاوانة أبي بعاشق أبروي كانت يا رسول الله نظر فرما يا حبيب الله نظر يا رسول الله نظر فرما يا حبيب الله نظر فرما يا رسول الله نظر
وقتا سر أوجي أفلاك يا رسول الله نازار فرما يا حبيب الله نزار ئەی دەستەکان خۆش بێ کاکە سەلوین هەمیشە لە ساغ و تەندروست باش من دەستی کاکەش خۆش بێ ماندوومان کرد زۆر سپاس زۆر باشە کەمێک پەیوەندی تەلەفۆنی وەردەگرین و هەر بەردەوام دەبین لەگەڵێوەدا باشە پرسیارەکە زۆر باشە پرسیارەکە ئاماژەی پێ بکەین یەکەم شاری کەرکووک لە ساڵی چەند لەلایەن ئینگلیزەوە داگیر کراوە ئەمە پرسیاری دومی ئەم بڕگەیەمان دەبێت دووبارەی دەکەمەوە شاری کەرکووک ساڵی چەند لەلایەن ئینگلیزەکانەوە داگیر کراوە ساڵی 1970 ساڵی 1970 ساڵی 1990 بەڵێ ساراخان لە هەولێرەوە لەگەڵمان نابێت ساراخان جەژتان پیرۆز بێت السلام عليكم عەلەیکی سەلام جژنە پیرۆز دەکەم زۆر سپاس لە جەژ نابێت پرسیارەکەت بۆ بخوێنمەوە شاری کەرکووک ساڵی چەند لەلایەن ئینگلیزەکانەوە داگیر کراوە ساڵی 1970 ساڵی 1970 و ساڵی 1990 یەکێک لەم ساڵانێ شاری 1970 کاریم بکەن هەولێر لە کەرکووکۆ نزیکترە وەک لە سلێمانی وانە ئەبێ بزانن ئاسانکاریێکم بۆ لەنادە 1970 لا دەبین بانۆز دەبێت بانۆز دەبێت وەڵە کوشتم دەتوانێت دەرکاردێ بە خێرایی بۆ نا خزمەتانە سلام عليك عليك السلام ورحمة الله جژنە پیرۆز بێت یاخوا بەس ناوی خۆتمان پێ بڵێ بەڵێ سەروین کێ سەروین 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 بەڵێ سەروین کێ بە نەوەکو سەروینی ترمانە سەروین عەبدوڵڵا سەروین عەبدوڵڵا زۆر باشە بەڵێ بانۆز دەبێت بانۆز دەبێڵێ خوشکەکە دوابزانمەزە 1990 هەڵبژە تۆش بۆ نایکەی بەهشدا زۆر باشە خاتی سەروین لە دەستە خۆش بێت لە جەژ نابن خات و دوعامان لەگەڵا بێت لە بەردەڕەشەوە خات و دوعا جەژتان پیرۆز بێت دەنگتان بەرزکەنەوە بۆی گوێبیست بین خات و دوعا هەر لە جەژ نابنیێوەش ئێستا باشە زۆر باش ئێستا لەم بێزنی پیرۆزبی هەموو کارمەندان هەموو گلسمانە تۆش پیرۆز بێ ئینشاءڵڵا هەر لە جەژ نابن بێزنێتان پیرۆزبی هەر لە جەژ نابن خات و دوعا گوێبیستی پرسیارەکە بووی هەزدە بابێ هەژدە بێ زۆر باشە دەست خۆش بێ کاک سەقەر جدی لە دووەکۆ لەگەڵمانە کاک سەقەر هەر لە جەژ نابن گەلەک سپاس چۆنی باشن برایان زۆر سپاس سەیدا گیان گەلەک سپاس دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس جەژن لە دووەک چۆن بەڕێوە دەچوو وەلا زۆر خۆشە و زۆر خۆشتەژی دلهێتن ئیشەلە خۆش بن گەلەک سپاس چاوەکەمی بەڕێزی منی کاک سەقەر وەڵامی پرسیارەکە دەزانیت بەڵێ گەل هاوکاری بانۆز دەبێت هاوکاری 1970 لا بردووە لە بینی 1970 و 1990 بەڵێ با هەش دەبێت هەش دەبێت زۆر سپاس بۆ کاک سەقەر لە دووەکۆ لەگەڵمان بەڵێ خاتو ئیمان لە ئاکرێەوە خاتو ئیمان جەژتان پیرۆز بێت جەژن لە ئاکرێت چۆن نەگوزەرێ السلام عليكم عليكي السلام الحمد لله جزم زواج همي كارمندا پیروز بید الله همي روزی توش پیروز بید انشاءالله والله الحمد لله جزم کازلک خوشت الحمد لله خوشیابن جوابیسی پرسیارەکە بووی کارمندت کانال آسمانی پیام پیروز بکم زهمی بینرم زهمی بسلمانم الله
جزنا خير سرکردنا مسلمانان بگیرد همین جهانی. ئینشاءڵڵا دەست خۆش بێ. بله سیده بسیار هل بساز گوێبیستی پرسیارەکە بووی؟ و به سیده هاریکاریام بکن هاریکاری بکاکە لە کرێوەیە. زۆر باشە ساڵی 1970 مان لا بردووە 1970 یان 1990 الدولة بالجوا الجو محكمة چەند؟ بلا نوزدي بسيدة 19 بێ نایگۆڕیت؟ بلا هلدبي زۆر باشە خاتو ئیمان عومەر لە ئاکرێ و لەگەڵمانە بوو. باشە خاتو نەرمین لاولێرەوە لەگەڵمانە خاتو نەرمین جەژتان پیرۆز بێت. سلام عليك جزيرة پیرۆز. زۆر سپاس. لە جەژن نابن جەژن لە گەڕەکەکانی هەولێر چۆن هاتوو چۆ و سەردانی هەبوو؟ بەڵێ هەبوو. الحەمدولله یعنی سەردانیت کردووە ئەنجا هاتوویتەوە تەلەفۆنەکە و کردووە. وەڵا خۆم ناڵە دەرنەچوو. زۆر باشە دراسەکان هەبوو مام هاتن دایک و باوکم چوونە دەرەوە بەس خۆم دەرنەچوو. خاتوونەکان وابزانم زۆرتر خەرکی چێشت و قەیسی و ئەوە نابن. وایە. ئەم بەیانێ من و ماوەسە سەلای ژەر قەیسیمان خوارد. ئای ئەرەوەڵا ئێمە لە کەناڵ جەژنمان کرد. زۆر باشە خاتو نەرمین وڵای پرسیارەکە دەزانیت؟ وای بەهەز دەبێ. چەند بێ؟ 18 زۆر باشە دەست خۆش بێت. براکەم حەز دەکا بەزار کە دەتوانی؟ بۆ نا فەرموو. بەس بە خێرایی پەیوەندێکی زۆر لەسەر کاتی کاک جەلال لەقەینە. سلام عليك. عليكي السلام ورحمة الله. والله جشنتان پیرۆز بێ. تۆش پیرۆز بێت و لە جەژن و خۆشی دابن. والله ئەسما دەشتی. 18 ئەسما دەشتی. ئەسما دەشتی. ئەڵێ جارێ. بەڵێ ئەسما دەشتی بەڵێ باش دەبێ. ئێمە نەرمین عەبدوڵڵامان نووسی بوو نازان بۆ بوو بە ئەسما دەشتی. نازنا کاکە لێی گەڕێ. زۆر باشە خاتو ئەسما خاتو ئەسما خاتو ئەسما دانێکی بەدڵی خۆت بۆ دیاری کە پەیوەندەکەی پسڕا بەس با وەڵامە ڕاستەکە بێ. خاتو تارە هەڵە نەبم وانە؟ خاتو تارە لە کەلارەوە لەگەڵمانە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. جشنتان پیرۆز بێ خی گەورە نۆش و ڕۆژ ساعەتی هەموو لایەن قبوڵ بکە ئینشاءالله. ئامین یا ڕەبی هەر لە جەژن بن. لە کەلار جەژن چۆن دەگوزارێ خاتو تارە؟ الحەمدولله وەڵا باشە بەس وەکو ساڵانی پێشووتر نییە کەمێ سادوسەڵی پێوە دیارە. یعنی هیچ چکولێتوانەتان داوە بە خەڵک؟ الحەمدولله. باشە باشە هەر چکولێتەکە سەرف بوو بێ باشە ینی باشە. جاران تاوەکو ساعە 11 نیوەی قوتوەکە نیوە بوو قوتی چکلێتەکە وێستا یەک دوو دانەیەکی لێ دەڕوا. ئێدە باشە ینی باش گوزەراوە. دەڤەری گەرمیانوانە ماوەستا زۆر گەرمبووی تێدا. گوێبیستی پرسیارەکە بووی خاتو تارە؟ ئەگەر ئازە دەیە بخۆینەوە بۆم. شاری کەرکووک ساڵی چەند لەلایەن ئینگلیزەکانەوە داگیر کراوە؟ ساڵی 1970 ساڵی 1990. با ساڵی 1970 بێ. ئەکرە خوشکەم بەزاری تاعاتێت نەبێ. بۆ نافەرموو. بەس کەمێک بەپەلە بێ. عليك السلام ورحمة الله. تافگە عومەر لە کەلارە. تافگە عومەر لە کەلار. چ ساڵێک دیاریەکەی؟ لە خۆشیە بندا کاتان نەگرم وەڵای پرسیارەکەتان 1970 بێ ئینشەڵڵا. ئەویش 18. زۆر خۆش بێت لە جەژن دابن. بۆ خاتو تافگە لە کەلارەوە لەگەڵمانەوە. باشە. کا خەلیل بەرهەمی ترمان ماوە؟ لە خزمەتانە ماشەڵڵا هەیە. الحەمدولله یا خوارە بێت. وەکو کۆتا بەرهەمێکمان پێشکەشکەی سپاس دەکەین. بەسەر چاو خزمەتانە. دەنگە نەڕسێ. خۆسەلام. بفداي وبمم ودن چند خوشم
عرقت قلا يا رسول الله بند ونوشا بفداینا وبم ناوچن خوشا بفداینا وبم ناوچن خوشا عراق قولا بوند ونوشا بوند ونوشا يا رسول الله هرماهينا وبو قربان حالم باشيوا هرماهينا وبو قربان حالم باشيوا شون هلال شواي ابروي توش بيوا ابروي توش بيوا يا رسول الله يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله قرباني ناو بم ناو چنجوانا اسم سر دفتر پیغمبرانا پیغمبرانا يا حبيب الله يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله زۆر سپاس کاک خەلیل هیچ کاتمان نەماگەر شتێک کە تەبێ بە کورتی سپاس دەکەین ئەمەوێ بڵێم سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستانەکە بە دیارمانە دانیشتن و سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆم دەرفەتە کە من دوای 6 ساڵ کارکردن بۆ یەکەم جار لە کەناڵی ئاسمانی پەیام دەرەکەوم جێ دڵخۆشیە هەرچەند گلەیم هەیە بەڵام جێ دڵخۆشیە کە دوای 6 ساڵ هاتوومەتە سەر شاشە ئەمەوێ سوپاسی هەموو ئەو کەسانەکەم کە لەم تراکە کە کلیپمان کرد بەشدار بوون لەگەڵمانە ئەوانەی کە سپۆنسەر بوون یان ویزناوێن ئاشکرا بکرێ خوای گەورە بیخاتە بەر جزای قیامەتیان سوپاسیانەکەم و سوپاس بۆ کاک شوان جەبار مسلیم هەورامی و ئەم برا بەڕێزانە هەمویان هاوکارم بوون لە کلیپکردنیە و ئیشەیە و سوپاس بۆ خوای گەورە کە تۆنی بێتمان کارێکمان کرد بێت و دڵی هەموو هەوادارانی هەنەری ئیسلامی با دووشت بڵام هەم گلەیەکە لە جێی خۆیەتی بەڵام کەناڵی پێیام خۆتە زانی ستایلی کارکردنی بۆتە هەواڵ و سیاست
کەمتر ئەتوانین ئێوەمانان لە خزمەتانە فقط پەیامی ڕۆژ ئەتوانێت ئەو بوارە هوەریە بەشی ئەوە هەبوو بەڵام با بڕۆ بوورە ئیشەڵا لەموو بە دوا قەرەبوویەکەینەوە سپاس بۆی کە بۆ یەکەمین جار کلیپەکەت پێشکەش بێمە کرد و لە زۆر خۆشحاڵ بن کاک کاک بیشوانی خۆ بەخێرتان دوێژ دووبارە زۆر خۆشحاڵ بن سەلامەتمان کای ڕەبی زۆر سپاس. بەڵێ ئازاد دەچینە گوندی بالیکەدەر لەوێ شاعیرێکی هەزناسک و خۆشەویست هەیە کە دڵنیام لە زۆرێکتان لە سۆشیال میدیا بەشێک لە شعرەکانیتان بینیوە کە کاک حاجی محەممەد بالیکەدەریە پێکەوە بینەری ئەو بەرنامە تایبەتە دەبین و دێنەوە لاتان فەرموون. سڵاوی خوای پەروەردگارتان لێ بێت ئازیزان و خۆشەویستان جەژنتان پیرۆز بێت هەمیشە لە جەژن و خۆشی و شادیابن ئینشاءالله هەرچەندە ئێستا کە سەرقاڵی تۆماری ئەم بەرنامەیەن هێشتا چەند ڕۆژێکمان ماوە بۆ جەژن بەڵام خەڵک لە شار ئێستا خەریکی ئامادەکاریەکانە بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان ئەوەی کە گرتی بە دڵنیاییەوە خەڵاتی خوای گەورەی پێدەبەخشێت و بە شانازیەوە جەژن دەکات ئەوە شیکەنەی گرتووە ئەگەر عوزرێکی تایبەتی هەبوو بێ خوای گەورەی ئینشاءالله بۆی قەرەبوو دەکاتەوە و وەکو بە ڕۆژ و گرتنەکە بۆی حساب دەکات بەڵام لە شار ئێستا هەمووی شڵەژاون هەمووی سەرقاڵی خوا ئامادەکردن بۆ جەژن لە دوورە دەستەکان لە لادیەکان هەندێکیان ڕەنگە تەنها ڕۆژی جەژن چەند کاتژمێرێک یا بگرە هەندێک جار کەمتریش جەژنیان هەبێت سەرقاڵی جەژن پیرۆزە بن لە یەکتر بۆیە لێرە کەمتر باس لە جەژن هەیە بەڵام ڕەمەزان لێرە هەرگەرمە لە بەروی هەمووی بە ڕۆژون هاتوومەتەوە گوندی بالیکەدەر بۆ لای بەڕێز حاجی محەممەد زۆر سپاس گردنمان ئازاکە نا بەخۆشی تۆ دووە ڕێگەشە بڕین ئێستا لەبەر تۆ بالیکەدەری ژەر لە لامان خۆشەویست بالیکەدەر هەر خۆی دەیەکی چاک بۆ لە کاتی خۆیان صاحبی پیاوی گەورە و پیاوی ڕیسپی و پیا و ماقوڵ و مەلا و پیاوی چاکی تیا بۆم دێیەمە جا حاجی نییە ئێستا لەبەر بالیکەدەر پێنجوێن و هەموو ناوەشمانت باوەڕەکەی خۆشە لە خوای گەورە سەلامەت بیاخۆ حاجیان خوای گەورە هەموو منتیقەکەی خۆش بێ و دەکانی خۆش بێ و بالیکەری ئینشەڵڵا هەر دەیەکە لەوان و یاخوا بەخێر بێن حاجی ئێستا شار هەموو شڵەژاوە خەریکی خۆ حازرکردن بۆ جەژن جلی تازاکردن نقل و چکێتە ڕۆبەشەویش بازار هەیە هەرچەند ناڵێن قەیرانی داراییشە بەڵام هەندێک خەڵک ئەم قەیرانە هەر کاریگەری لەسەر نەکردو هەر لە بازار لایەوەش خەبەرێک لە جەژن نییە وەڵای لا ئێمە بێ ئاگاین هەتا ئەو ڕۆژە ئەڵێن جەژنە هەر بەم جلو کەلوپەری خۆمان و شوانی و شتۆ
بەیانی جەژنبارێکیەکەین وەچینە مزگەوتەکەی تر خۆ مەلاوشت نییە دوورکاتە نوێژە سونەتی جەژنەکەکەین بە ئیزنی خوا و ئیتری یەینۆ جەژنبارێکیە لە یەکەکەین و سەری دەرگای یەکە دەین نقڵی هەڵەگرینەی خۆین و ڕانی یەکێکمان شوان بێ لێ خوڕە و دوانەکەی ژوا لە ماڵ و ئیتر دانیشین بۆ خۆمان بێ چرکە ئۆمە یەک کەس نییە بڵێمان لەسەر لە بالیکە دەر سێ ماڵی جەژنی ژەرم سێ ماڵی جەژنی ژەرم سێ ماڵی ئیتر ئەمانە کاتون شووتی و شدەکەن هەیانە ڕاتەوە بۆ جەژن بۆ ناو شارەکە قەرەباڵخ و خۆشەوە ژیانە لێرەگەیەکێ بمێنێتەوە نەمێنێتەوە ئەوتە لەو ناوە ئەرە وەڵام خۆڕەنگە جەژنەر چارێکێک بێت چارێکی بەخوا نوێژەکەی لێ دەرکە چارەکەکە 10 دقیقە ماڵەکانمان لێ کۆ نزیکەرسیانمان دراوسی نۆرە و ماڵێ واینە و 6 نەفەری ژینیتر مەگەر کاکەمانە و دوو مناڵی بێتۆینە هەر 6 نەفەرین و ئیتر هەر خێرانە جا دەبێت 10 دقیقە تەواو ئیتر هەر نامێنێ جەژن لایە ئەرە وەڵام هیچ تەیە بۆ جەژن بۆ وەڵی جەژن ئیتر جەژنی ڕەمەزانی یاخوا بەخێر بێ و جەژنبارێکی لە یەکەکەین و جەژنبارێکی لە قەوم و مسلمانانی خوا ڕۆژەکەین هەمویان و ئیتر جەژن وەڵا شیعرێکە بۆ جەژن دامنابێ ئەیسا حاڵی حازر نییە هەتە بەڵام نییە هەیە ئەرە وەڵا هەیە گەلا عومەر نووسرابێ بۆ جەژنی قوربان نووسیومە بۆ ڕەمەزان و ئیتر بەخوا لەبەرەوە تۆزێ ئەگەر تەمەن باقی بوو بۆ قوربانەکە ژێمەوە بۆ قوربانەکەی شەڵا یەمە خۆر خۆم لەوێش بێ ئینشاءڵڵا حاجی با تۆزێ بگەڕێنەوە ڕاستە جەژنە بەڵام بەهشتا لە ناو جەژنەکە یابین قینە لە جەژن ئەوەی کە سەرنجی ئەدەم من هەمووی خەریکی گەرد نازایی ئەوانە گەرنی یەکتری ژازا ناکەین وەڵێن گەرنیشت ئازا بێ کەچی ڕق و بغزەکە لە ڕوومان نامێنێتەوە ئەو شتە کە ئەو ڕق و بغزە زۆر قەرەباڵغە بووە لە ناومانە ئەزانی قەرەباڵغە بووە ئیسە جەژنبارێکی من بووم لە ناو کۆمەڵی خەڵکی زۆری ژاجەژم هەر نەیوتوە گەردن مازاکە لەم بارێک بێەوە ڕوار لەم بارێک بێ و تەوقەیەکەن و تەواو گەردن ئازای و شتیژە کەمەوە بووە زۆر نەماوەرم بارێک بێ و پێتر زۆر باوەڕ ناکەم هەر پێشی جەژن و دوای جەژن کە گەردن ئازایژەکە هەر لەسەر تەبیعەتەکەی خۆیەتی هیچ نە زیاکە و نەکەمەکە هەر لەو تایمێ ڕوە و هەروای جارانی ژەروا بوو لە لادیەکانی جاران جەژنی قەدیمی لادێ ئەو خەڵکە وەک ئیسە میلەتی ئیسە نەکراوە بوو هەر دێکان بۆ خۆیان و ڕیشسپی و شتەکانە چوونە مزگەوت و لەوێ الله ئەکبەر الله ئەکبەر یەکرا تا درێنگە و مامۆسای بوو هەموو دێ و نوێژی جەژن بە جەماعە دەکرا و ئیتر ئەو خەڵکە کە هاتنەوە 4 و 5 و دوان هەموو ماڵەیە گەڕان و ماڵ و گەردن مازاکە و یەکی ئەگەر دڵگێشانێ بوو بێ زەحمەت بوو بێ لە ناویانە 4-5 پیاوی وەکو تۆ ئەم دوو ماڵەیانە بردۆ لایەک و خێرا ئاش دەبوونەوە و گەردن مازاکە و گەردن دازابێ و تازە شتێ بوو ئیتر نەجا دەبوو بەڵامی سەکانێ ئەو شتە تۆزێ لەناو خەڵکە ئەو شتە نەماوە لەبەرەوە ئیسەر وەکو عەرزم کردی قەزیەی کورد جارێ بە تایبەتی کورد سێ شت لە بەردەمیا بوو کاتی خۆی کە دەستی کرد بە شۆڕش 3 شت لە بەردەمیا بوو یەکێ کورد بدەوە نەدەوە مسلمانە وانە خەڵکە مسلمانە کورد بە عام و توێتی من مسلمان و تەسلیمی دینی خوا بوو وانە مسلمانەتیەکەی بووە وەتەن و کوردایەتیەکەی بووە و پارێژ لەم لاوە بووە ئیسە ئەم خەڵکە دینەکەی وازلیانی ئەمە و دینی لابر وەتەنیشی نەماوەتەنی نەماوەتەوە بوو باسی وەتەنیش لە لای نەماوە کەوتۆتە مەوزوعی پارەکە هاتۆتە ناو تەماحەکە ینی زۆر بووە تەماع وای لێ هاتووە ئەو دوانیانی لا بردووە دین و وەتەن و ئەو دیفاعەکە لەسەری کرا و ئەو تەرحیلەکە لەسەری کرا و ئەو کیمیابارانەکە لەسەری کرا و ئەو ئەنفالەکە لەسەری کرا و ئەو دان بە شاخ و چەند ساڵ و عەزیەتی خەڵک و لادێ و وێران بە و قەسف و تەیارە باس و خواسی نەماوە ئەو باس و خواسەکەیکەن شتێکە ڕاکە زاییەکە لەسەر زاریان ماوە ئەینە بۆ هەر شتێ تۆ بۆ دینی خوا عەقیدەت پاک نەبێ بەکەڵک نایە وانە بۆ وەتەنەکە عەقیدە لەگەڵ وەتەنەکەوە پاک نەبێ و دەست لە ناو دەستی یەکانە بێ و بەکەڵک نەیەیت و تەفرەقە لە ناوتا بێ و هەر یەکی ئاوی باسکێ خواتەوە یەکێ لەل ئەم بێ و یەکێ لەل ئەو بێ و خۆژر لە ناو خۆتا وابی هەر ئەمەی لێبینی کە لێبینی 30 دانە ساڵ شای ئێران 30 ساڵی کرد دنیای تەخت کرد سەدام حوسێن 30 ساڵی نەکرد دنیا نەما حکومەتی خۆی کرد پاوشایەتی خۆی کرد لەگەڵ عالەما سازا
بەس ئەمە تۆ 30 ساڵە و ئەو ڕۆژەکە باسی کوردایەتی نەبووە وەک ئایسە وایە کە من و تۆ لێرا دانیشتووین هەشتێ بۆ کورد نە هیچە شتێکە عەرەب دەستی شل بووە و نایە لێرە وەک زمانی زوو شتێ بکا لە خەڵکو و بیگرێ و بیکوژێ و ئەمانە خۆ بیژێ لەوە ناچەی سە تازە شەڕی نەتەوەش ناکەن ئێستا شەڕی پارە و پولەکەن ئەوە نەماوە تازە نەماوە ئێستا شەڕەکە کەوتۆتە بەینی عەرەب و کورد و لەسەر پارە زیاتر باشە ئیتر باوەڕ فەرموو ئەوەی زوو تازە نایە کێ دەستی گرتووە بە دینەکەەوە کێ دەستی گرتووە بە دینەکەەوە ئەوەی بۆی بڕوانی بەخوا ئەوەی بۆی بڕوانی و بڵێ وەڵاهی ئەمە بە تەواومانە دینەکەی گرتووە بەخوا نایبینم من ئیتر تۆی بینی ئەوە کەیفی خۆت ئەوە تۆ بیبینی کەیفی خۆتە بیبینی ئەینە دین شتێ نییە بەها کەزایی بگیرێ وەکو بازە شتێ نییە وەکو وەتە نییە وەکو ئەرزواو نیە وەکو پارە نیەکو دین ئەوەیە تۆ لەسەری بڕۆی بۆ دنیایەکی تر ئەینە ئەمانە لەسەری ناڕۆی بۆ دنیای تر ئەوە کە بۆی بڕۆی بۆ دنیایەتر ئەبێت لە هەمویان خەیتە لای ئەو بەتەنیا خەیتە لای ئیسا ئەو هەر دیار نییە ئاساری نەماوە هیچی نەماوە هیچی دیار نییە مە شتێکی ئاکەزاییە خەڵکە چێ نوێژەکە لە مزگەوت بۆی کەین ئەلحەمدولیلای تر و نوێژەکەین باشە سپاسی خواکەین ڕەمەزانە ئاگاو لە شار هەبوو یەکێ باوەشی بە بەلاش بوو باوەش بە بەلاشە و لە لایەکی ژەڵێن بە بەلاش نییە تۆزێ پارەی تایە و لەلایە بە بەلاشە و لەلایە قورعان سوبحان الله میلەتێ وای لێبێ قورعان بخەنە سەر جادە و خەینا ئێمە کە موسڵمانین باوەڕکە دەفتەری هیچ کەسێ نادڕین عەقیدە و ئیمانمان وان نییە یعنی کابرا خراپیشتیان نووسی بێ بەرانبەر بە دنیا بەرانبەر بە مسلمانان هەر نایدڕین فڕێینە سەرجادەوانین مسلمان وایە ئەوە ناکەوە ئەوە لە مسلمان ناوەشێتەوە بەڵام ئەمانە ئیتر ئەوەیەکەیان بین ئامەیەکە بە چاو خەڵکەکە نبینی ئەمینێ لە بەرچاوتە و تەماشایان ناکەیت و سەرجادە ئافرەت خۆی ئەڵێ خۆی ڕووتۆکە و بڕۆ بە بازار ڕاک بێ ساحب و بێ کەس و پیاوەکە لەکوێیە کەس نازانی چیت هەیە شیعر وەکو نەسیحەت لەسەرەوەی کە دەستنەگرتن بە دینەوە ئەمە دەرەنجامەی کێتی کە هەر لە ڕەمەزانە هەموو ڕۆژێک گوێبیستی یاخۆ کوشتنێک بووین یا کوشتنێک بووین لەسەر شتی هیچیش لەسەر شتی هیچ نازانم شیعری چی بۆ بڵێم شیعر زۆر هەیە و ئیتر بەخدا نازانم بەخوا خۆشم ئەوەنە هینە خۆ بەدەستی بەتاڵ ناگەڕێنەوە خۆم ئەزانم خۆم ئەم شیعرانە خۆم هێڵێم لەوانەیە بەکەڵکی خۆم و بەکەڵکی تۆزێ خەڵک بێت بەڵام ئیتر هەیە بەکەڵکی نایەت بەرە ئەینەوەکو نەسیحەت ئێمەش ئەوەی لەدەست ئێمەش ئەوەی لەسەرمانە ئەیگەێنین کێ وەریگرت ئەهلەن وەسەهلەن تۆزێ لێ باسی ئەمە باسی کۆرۆناکە کەم لە پێشایە باسی پاپا ناجارێ باسی نەسیحەتی خەڵکە دین نەسیحەتی دین نەسیحەتێکم کردووە عەتای خۆمان بۆ عامە هەموو کەسێک گوێی لێبێ چاکە بۆی ئاتاگیان تەلەفۆنی کرد باوە چۆنی و حاڵە چۆنە و حاڵە چۆنە ئابم شێوە منی جواب ماوەتم ڕۆڵە گوێم لێ بگرە ئەمە دنیاە دنیا بێ ئاوا بیتایە وا بەم شێوە بڕۆ وتم عەتاگیان پیری زۆری هێناوە عمرم زۆر ڕۆیوە و کەمێکی ماوە خۆت و عومەر و گژماڵ و خێزان ئەتا سپێرم بەخوای مێرەبان وەسیەتم بۆ تۆ تاقە گوڵەکەم ئامانەتی تۆ عومەر و ئادەم ڕۆڵە ئەم دنیا تاقیکاریە ئەوە فەرموودەی زاتی باریە ڕۆڵە تۆ مەردی ساحەی دنیا بە لەسەر ئادی خۆ زۆر بە وەفا بە لەر قەوم و خزم و دراوسێ و جیران زبان شیرین بی ئامان عەتاگیان ڕۆڵە ئەم دنیا تاقیکاریە ئەوە فەرموودەی زاتی باریە ئەوەی لە زیادە ئەیکەی نۆشیگیان بیە پشیلەیە چاکترە بۆتان هەرچی ئەبەخشی لە داری دنیا هیچ کەس نەزانێ غەیری خۆت و خوا لە خێر دەرنەچێ نەڵێی لە لای کەس خوا پێی ناخۆشە ئەگەر عەقڵ هەست وەسیەتی دووهەم ئەمەیە بۆ تۆ دوور بە لە کیبر و ڕیای و درۆ ئەگەر بە شمشێر سینەت بکەن شەق ئەتۆ لانەی قەت لە ڕێگای حەق سەبریش دراوسەی حەقە بزانە فەرموودەی خوایە لە نێو قورعانە کوڕی شیرینم خاوەن حەیا بە ڕەفیقی پیاوی زۆر بە وەفا بە وەسیەتی سێهەم ئەمەیە بۆ تۆ جگەرە نەخوا بەسەروەم وەسیەتی سێهەم ئەمەیە بۆ تۆ دەستمە دامێ لە جگەرە مەخۆ خۆ ئەگەر ئەڵەی زەرەری نییە کوڕم پێم بڵێ قازانجی چییە وەسیەتی ئاوام نەکردووە بۆ خۆم ڕۆڵە بزانم من دڵسۆزی تۆ ئەمە بۆ هەر کەسێک گوێی لێبێ باشە بۆی ئەبێ وا بڕۆی لە دنیا تاقیکاریە ئەزانی دنیا تاقیکردنەوەیە دنیا ئێمە قەدری شتی خۆمان نایزانی بەڵام قەدری بێگانە زۆر ئەی سوبحانەڵڵا بۆ واین ئەمە شتێکی جوانە
بۆ پاپاکە ڕازە فەرمی دەبایی پاپاکەی دووسێ قسەی بەخوای دووسێ قسەمەیە لەسەر پاپاکە بەس زۆر نییە بە ناوی خوای بەخشندەی مێرەبان بە پاڕانەوە خاوەندە سەڵات کورسی چۆڵ ناکە و ناڕوە لە وڵات ئەی تۆ نەبیستوە ئەم دەنگ و باسە قەدیم ئەیان و شەقەی قەڵماسە بینێکە جەژن و شای و سەیرانە یەژن پاپا دێ بۆ ئەم کوردستانە هاتنی پاپا لە بۆ کوردستان قازانجی چیەتە خوابرایان وەفاتان نەبوو بۆ دینەکەتان بوونە خزمەتکار پاپای واتیکان ئەو پاپا تۆڵی دوعای گیرایە بەخوا لای خوا وەک شەیتان وایە ئەی دەسم بشکێ بۆ ئەم ئومەتە پاپا ڕیشتپی شەرقی ئەوسەتە یاخوا داوەشێ ڕەیسی مەکە کەعبەی تەسلیم کرد ئەو بەجوولەکە هەر ڕۆژێ ئەبێ خواوەنی مەعبود بیگرێ سنگی پادشای سعود کەسێ دڵسۆز بێ بۆ دین و بۆ ژین ئەبێ پیاوێ بێ وەک سەلاحەدین کەسێ قازانجی نەبێ بۆ بەشەر حرمەتی نییە لای خوا و پێغەمبەر حەیفە مەلایە خاوەن ئەقڵ و فام گیر بخوا بەدەست پیاوێکی عەوام حەیفە بەخوا داخەت زۆر باشە تاوان ئێستا ماوەیەکی تر ێزایی مۆدێلی چی ینی ماوەیەکە مۆدێلی ئەوەیە لە مەسوولەکانیشمان خۆڵی کاناڵەکەن بە فاین لە علاگەکەوە ڤاکسینی کۆرۆنادن لە خۆیان جا سەیرەوەی ئەم ڤاکسینەش لێدن کەچی هەر خۆشیانە پارێزن لە کۆرۆنا حاجی ئەزانی باقلینی ئەوە کارتێکی ئەو ڕاکە بوو باقلینی کۆرۆناوشتم بۆ وتی بەس ئەمێکیانەمێکی چکۆلێ ئێستا مەیڵێ بەناوبڕێک وەرگریم بچینەوە لای ماڵی خۆتان باشە بڕۆین ئێستا چکە پێم وایە درەنگە و ئاژەڵەکەیەوە یێتەوە و لەو دەورە بەشم خێزانم دەبا بڕێن با دەستی شەکەی تۆش نەگرین لەوێژ ئەو بەشەکەی ترمان بۆ بڵێ باشە دەبا بڕێن حاجیجان یا ئەڵڵا بەڵ عزیزان دووبارە سڵاوتان لێ بێت ئێستا لەگەڵ حاجی محەممەدی بالیکە دەریان بەردەوامم ئێوارەیەکی ڕۆژەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە سبەینێ و دوو سبەین و چەند ڕۆژێکی ترمان ماوە کە بگەینە جەژن وەک پێشتەی ژاماژەم پێکرد بۆ هاتووم ئێرە بکەم ئێرە ژیانێکی زۆر زۆر تایبەتی هەیە حاجیجان وڵا خۆزگە دەکرا دووسێ ڕۆژ لێ دەبین حاج ئەرە بەخوا 4 ڕۆژ لێرە بوونایە بۆ ئێمەش هەر کەس چووە شار ئیتر ژیانی نامێن بەیانی تایەوە هاوار فریاش ناکەوی ئەرە وڵاکە گەیتە شارەبێ کەویتە هاوار پیری ئاماوە جوانی کردی بار کۆچی پێچاوە و ڕۆیۆ بەرەو خواروتم ئەی جوانی تۆبیت و خوا بەجێم مەیەڵە بە تاقی تەنیا وتم ئەی جوانی ڕەفێقی چاکم ئەگەر تۆ بڕۆی ئەمن هیلاکم لای کردە لامە وتی ئەی کاکە دارێ بۆ دەست ئیتر پەیداک ئیتر من ئەڕۆم پیری میوانە ئەو وەک من نییە قەری بزانە 45 ساڵە من میوانی تۆم قەرە نەزانیم خوا حافیزە ڕۆم چەند ساڵ ڕەفێق بووین لەسەر ئەم خاکە بەکار نەهاتم بۆ کاری چاکە ئیتر خوا حافیز هەتایە پیری تا مردن خۆ لەگەلتای چەند ساڵە لە ملادی هەر لەم لادێ بووم بە حیاتم ئەو 6 ساڵە نەبێ دایگیرینی تر 30 ساڵ هاتووینە تۆلە پێشتریش هەر لێرە ئەم 30 ساڵە کە هاتووینە تۆم حکومەتر حکوومەتی کوردی بووە حکوم ڕەوایەکی عەدالەت نەوتێکی زۆر کەلوپەلێکی جوان بایەعێکی ڕێک و پێک ئەیتر ئەسراحەتمانە برە مەشروعی ئاو جادە هەمووی قیر کوێ خراپەیە حەزت بە ژیانی شار نییە ئێستا حاجی وڵی ژیانی شار ئەگەر مەجال بێ بوو ئەگەر مەجال بێ بۆ حەزک لێنێ بەرە وڵی ئیشەڵا بە یارمەتی خوای گەورە کەوتینە پایز حیوانەکان ئەگەر بوومان فرۆشیە وشەڵا پارەکە نەیان فرۆشین و یین بۆ لایەوەی مێژ بۆ ئەو شارە جایێن ئیشەڵین ئەستەکەم ئێوە ناتوان لە شارا بژین حاج بوو فێر بوون نازانم پرین بۆ شار باوەشەکەین هەی هاوار بۆ باوەشی خێڵی هەی هاوار زۆر باشە حاجی
ئەگەر ئەمە پار بووە یاوت کاکە نزیکی ئاژەڵوشت مەکەونەوە کۆرۆنایەوە ئەم بابەتانە ئێستا ژەیە ڤاکسین وشت هاتووە و شارێکیش تەیە لەسەر ڤاکسینی کۆرۆنا ئەوەشمان بۆ بڵێ هەی ڤاکسینی کۆرۆنا ئەیڵێم هایسە بۆ دەڵێ ڤاکسین ها لە وڵاتی چین ئیزرائیل ڕێی نییە بێتە سەرزەمین عمرتانەگا بە 3000 ساڵ دۆلار بژمێرن بێ خەم و خەیاڵ هەچەند ڤاکسین بێ لە ئەوروپاوە چرکەی عمر ناخاتە دواوە سیرکە گۆڕەکە 2 مەتر قوڵە کفنت بێ گیرفان بێ پارە و پوڵە کاتێ ڕۆحەکە چووە ناولاشە ئەو سازانی چی بۆ تۆ باشە پەشیمانەبی بۆ دوو ڕکات نوێش تا ڕزگارت بێ لە ئازار و ئێش سنەتی خوایە نایەی تۆ دنیا تا ماوی بیکە حەمد و سەنای خوایەتە مردی تازە لەوێ بیش لەیەچمە بۆ دنیا بۆ عەمرەکردن بەخۆوەنە تێڵەن کەرێنە بە ئێستا خەڵک فێر بووە ئەچن خەریکی خۆکوتانن بە ڤاکسینی کۆرۆنا و لایە بە فاینلەیەکی علاگە و ڕسمی خۆیان بڵاوەکەنەوە گویا ڤاکسینیان لە خۆیان یاوە ئەی ڤاکسینەکەوتە لە وڵاتی چینەوە نەهاڵایەن لە ئەگەر هات لە خۆت هێدەی حاجی ئەگەر هاو لە خۆت هێدەی واللهی مەگەر هینە مەگەر جەلالیان لەو کاتا ئاگام لە خۆم نەبێ بولا بێتم و یاشتێن ناوڵ جاوان بە حیاتم هەر لە حەمدی خوا بەزیا بێ پارەکە چوون بۆ وڵات وەزێ نەخۆشینێکی هاوینەوەکو ئاڵامەت و نازانم چی وەر چوومە قەسەخانە بەخوا حەیکی وایژم نەکرد دووسێ لە حویان نامێ و هانیمەوە بەخوار لێم خوار لێم نەخوار ئاوایی نەوەڵا نەوەڵا باک چی ئەی لە خۆ کۆرە بۆ چیتە با بەخۆ قابیلە تۆ هات وانییە ئینسان خوا دروستی کردی تۆ تۆزێ ئێستا بە مناڵیش ها زۆر جار کوتانەکەی هەمووی مناڵ کە تازە وەڵام مناڵی زمانی ڕاست یقین ئەوە هەمووی تر نەخۆشیەوە هاتووە خۆ دەبێت قبولمان بێ بەڵام ڕاستە ئەو ڕێکارانەی کە ئێستا ئیگرنە بەربەشێکی بە ناوی کۆرۆناوە وانییە ئەمە کوورەی عەرزیان خستۆتە زەلالەت و ئەم زوڵمە گەورە لە کوورەی عەرز کرا کەی پێویستیەکرەمەکەن هەشتی مەکتەبە دایخەیت و مناڵ لە خوێندن کەیت و خەسەخانە ئیتە کۆرە هەر هیچی مزگەوت داخەیت و جەژن 3 ڕۆژ هێشتا چەندەی ماوە بۆ جەژن لێرە 3 دانە ڕۆژ لە ماڵ نەیتە دەر لەبەر چی وایە باش ئێستا شار چیترت هەیە بۆمان چی بڵێم چیە نازانم شار تازە چیت لە هەیە لە پێشکەشمان بکەی چونکە ئیتر خەڵک چاوەڕێکە کەوتت حاجی محەممەدی بالی کە دەبێت شاری تازە بێت هیچەکەی هی قەزوانەکەی ئەو یاڵتە بۆ بڵێم یای پیرەکانی هەنجیران باسی دارێکت کردوت دارەکە ئەوەی ئەو نەوتە زۆرەکەی ئەو ساڵە بوو کە هاڵ ئەخە ساڵێ لە دەور 2000 قوربان نەوتێکی زۆرمان وتیان نەودیە حەکی زەلامە ینی ماڵێ دەخێزان بێ دەبەرمی نەوتی دەنی ئێمە 6 کەسی ئەم دێ بوو چوین بۆکەنی ناوخواان بۆ هین چوین بۆ تەنکی بسێنین لەوێ تەنکیێتە تۆ 5 سەرخێزان بووی تەنکیەکی 5 بەرمیلی و یەکێتر 10 سەرخێزان وێکێت دە منیش کە چوینەکەلی ناوخواان پاسدارەکە لەوەینەکەی لێ وەرگرتین دەستکەرەکان چوینە ئەو دیوە لەوێ گەڕین تەنکی دنیااندانابوو ئێرانی ئەوانە بەدەما بوون بزنێکی تریشی بۆ بێنە بازۆر تاخیر نەمین چکە بەرە کاتی بانگیەوانەیە جایتر کە چوینە کەلی ناوخواان و قوربان تەسکەرەمان تەسلیمی پاسدار کرد چوینە ئەو دیوە منیش تویا پیاوێکی ئێرانی تەنکیێکی دا نبووی ئەوم 5 بەرمی لەگرەوتم باشە ئێمە 4 سەرخێزانی ومە بەرمیلێکی ژیایە هەر کڕیم بە 28,000 تمەن وڵا هەمویان کڕیان و پیاوێ لێوا بوو هێت کۆڕۆنێک ئێرانێکی نانێکمە خۆر و ئەوە ڕۆشتم ئەو قەزوانێکی زلەی زەبان لێوا لا ڕووخاوین بوو چوومە لای تۆزێ دانیشتم و بیرم کردەوە جا دوایی ئەو شعرم بەو داراوت تەمەنی چەند بوو تەمەنی ئەوەنە زۆر بوو کۆتە بوو لەوە 200 ساڵ نازانم 10 ساڵ بوو بوو ئێتە وەڵا قوربانی سەرم منیش وتم ڕۆژێ ڕێم کەوتە سەرکەلی ناوخواان چوومە خزمەتی یەک بندار قەزوان وتم ئەسەلام پیری کۆنە ساڵ سایە و سێبەرخۆش پڕ حسن و جەماڵ وتی عەلەیکە دێراتی تەلامیا خوا بەخێر بێ ئەی شیرین کەلام وتم ئەی درەخت پیری بە سەمەر چەند کەس بە بنتا کردوویە گوزەر وتی ئەی جوان دنیا نەدیدە خوداوەند منی کرد ئافەریدە ئەمە چەند ساڵە من لێرا دارم جێ حەسانەوەی گشت ڕێبوارم زۆر کەس وە بنما تێپەڕین وە غاری سەوان لەژێر سەنگی سیای تار زۆر هاتنە لای من لە پیاوانی چاک ئەوانیش مردن بوونەوە بەخار
وتم ئەی درەخت بە عشقی خوددا ڕاستم پێ بڵێ چی دی لە دنیا وتی ئەوەی دیم نایەتە حیساب شتم زۆر بینی لە خاس و خراپ هەزاران شایی و هەم سەیرانم دی هەزاران شین و قورتێوانم دی زۆر دایک لای من خۆی ناقڕ و ئاو بۆ ڕۆڵەی چاکی بە ناق کوژرا و زۆر خوشکی ئازیز بۆ برای شیرین لە پەنای منا کردیان زاری و شین زۆر کۆرپەی هەتی و بێباوک و بێکەس لە سایی منا کێشایان نەفەس زۆر باوکم دیوە جگەربری نار فرمێسک لە سای ڕێشی هاتە خوار زاڵم هەروازی لە زۆر نەهانی تا ڕیشەی عەدلی لە بن دەرهانی ئەمن زۆر پیرم زۆر دنیام دیوە ڕەفێقەکانم هەموو ڕزیوە نازانم خودای تەنیای مێهرەبان منی بۆ هەڵگر بۆ ئاخر زەمان 3000 ساڵە من لێرا دارم خوڵقاوی دەستی پەروەردگارم وا عمرم گەیی بە 3000 ساڵ گیرۆدەم بەدەست باڕەش و شەماڵ یەکێکیان لەم سەر یەکێکیان لەو سەروا لەوا ڕیشەی من بێن نەدەر لە عەزرە پیری ئەەکەم ناڵە ناو هەر وەکو مناڵەکەم گوڕووگاڵ زمانی عیسا من گەنج و جوان بوو من لەسەر دینی پاکی ئەوان بوو کاتێ محەممەد بوو بە پێغەمەر ئیمانم هێنا بەخوای دادپەروە ئیمانم هێنا بە نبووەتی شەهادەتمدا بە ڕیسالەتی چوومە خزمەتی سەیدی سەروەر نایل بووم بە دین پاکی پێغەمەر یاخوا گشتمان کردە بەر شفاعەتی پێغەمەر و ڕەمەزانمان لێ قبوڵ کا و ئەو خەڵکیژە کورە دەگەڕێنەوە بۆ لای خوا با باران بارێنێت دەینت بە تەختەی منم ئایسە تۆ بەکەن بانگی شێوان بارانە باری خوای گەورە بە ڕەحمە بەڵام خەڵک سەرکێشیەکە لە حەد بە دەرێ تۆ بزنێکی تر بێنە با مۆزوعێکی ترێ بیکەمەوە باشە باش حاجی شتێکی تر هەیە ئێستا ژەر بووەتە مۆدێل ئەزانی تەڵەن خۆ مەلاوشت زۆر باسیەکە بەڵام من نەمەوێت لە چوارچەوەی شعرەکانی تۆیە بێ باسی پەرستنی غێرەخوا موسڵمانە بەس غێرەخوا پەرسێ زۆر جا عەبدەکانی پەرسێ ئەوە شعرێکی کۆن هەیە وتومە لە ئاخرەکە باسی ئەوەیەکە کە قەبر و شدا پەرسن بزڵێت ئێستا کاکە مرۆڤە پەرسێ قەبرە پەرسێ وانە ئەوە زۆر عەجایبێکی سەر قەبر و گەڵەکەی بخۆیت و ئەوە بەزمەدا من بوو زوو گەشتی ئەزانم چوون لێ شعرەکەم بۆ بڵێ ئەوەش ئەوە شیعرێکە بۆ عەتای کوڕم و ئیتر لە ئاخرەکەی باسیەوەت عەتا کوڕی خۆم ئەولادی شیرین گوڵی بەهاری دەم بە پێکەنین نەسیحەتی من بۆ تۆ ڕۆڵە گیان دەستێکی چەک بێ و دەستێکی قورئان ئەهلی تەوحید بە هەتاکو و ماوی نەکەویتە ناو شەڕ شێواوی تا یەکێ قسەی چاگەکا بۆ تۆ سەد بەچکە شەیتان لێت کۆ ئەبێتەوە دەخی لە کوڕم نەخەڵەتێنن ئەم دینە پاکە لە دەست نەسێنن گەر بیانەوێ بخەڵەتێنن هەر وەکو ڕێوی خۆیانە نوێنن وەک ڕێوی چۆن دێ بۆ ناو دێ مریشک و سۆنە و قەل و قاز بگرێ ئەسوڕێنەوە لە لادێ و لە شار تا فرسەت بێنن لە نەخوێنەوار وەرە کوڕی خۆم پیری دەستگیرم دۆست و دڵسۆزی پیاوی فەقیرم بۆیە شەو ڕۆژ ئەمن ناخەوم تا لە غەرغەرە فریای تۆکەوم قاپێ شەربەتی چاکت بۆ بێنم شەرتە ئاوەکەی شەیتان بڕژێنم بۆیە بەم جۆرە خۆمەکەم هیلاک تا بە ئیمان وفتان نێمە خاک باوکم شەرتی کرد بۆ باوکری یەکسەر لەگەڵ خۆی بی با بۆ حەوزی کەوسەر ئەمنی شەر دەکەم بۆ تۆ مامە گیان لەگەڵ خۆمە بم بۆ باخی جەنان ڕۆژی قیامەت من واسی تەی تۆم تۆش لە دنیاشت زۆر بێنە بووم برای مسلمان ئام زەمانە جاهیلێتی پێش پێغەمبەرگیانە قەبر بووەتە جێشین و هاوار کەس هاوار ناکات لە پەروەردگار ئەگەر پێی بڵێ برا بۆ وایە ئەڵێ بۆ خوا تاقوتەنیایە بۆچی ئەولیا و پیاوچاک نەماوە ئەم دینە تازۆی لەکوێ هێناوە براگیان ناڵێن پیاوچاک نەماوە بەڵام تۆ سەرت بۆ لێ شێواوە قورئان و سنەت ڕێبازی تۆیە ئەوە تۆ ئەیکەی هەمووی درۆیە هاوار لە قەبر کەی ڕەوای حەقە خۆ تۆ ئینسانی شێتە ئەحمەق ئەوە جاری پێشوو باسی پەرلەمانی شت کرد بۆمان باسی حکوومەتت کرد جارێکی پێشوو هاتمەوە باسی ڕێگەوبان و خراپی و خزمەتگوزاریەوە ئەم دەردە کۆمەڵایەتیانەی کە ئێمە هەمانە چیترمان هەیە لە ناو شیعرەکانی تۆیا بێت وەڵا شیعرەکانی من ئەوەی کە نووسراوە باوەڕ ناکەم شتێکی لێ دەرچوو بێ تیانە بێ بەڵامی تر ئیسە جا نازانم تەڵەن حاجیەوەی کە جێگەی پرسیارە لە منیژە پرسن ئەڵەن حاجی خوێنەواری هەیە باڵێ نیەتی بڵێ هیچت نییە نیەتی بڵێ نیە ناوەکو هیچت خوێندووە لە مەکتەب ناوەڵا بڵێ نیەت هیچت هەر ئەوە بڵێ نیەتی تەواو هەر بەڕاستی هیچت ناوەڵا نەوەڵا بڵێ حجرەکانیش نەتخوێندووە بەخوا نەبەخوا هیچ ێوە نەوە ینی سەردەمی خۆشی لە مزگەوتە ئەم لایەک ئەو لایەک جا نەم خوێند بێت چی و خوێند بێتم بۆچی باش هەندێک دەستەواژەن دێ وشە بەکارێنی لە ناو شیعرەکانتە زۆر ینی ئەوەی هی نەخوێنەوار نییە و ئەو دەستەواژانە ڕازەکەی وانە بەرەوە ڕێخستنی ئەم شیعرانە هەمووی هی یەکێک نییە نەخوێنەوار بێ بۆیە بەڕاستی جێگەی پرسیارە بۆیان وایە دنیاکە ئیمڕۆ دنیا وایە ئەبێ لە باری ئەوان بی
ئیتر لەباری خوا نەبی خوا بنیتە ئولاوە لەباری خەڵکەکەبی چۆن ئەوان بیانەوێتەوە بێ وا بڵێ ئەینە من غەڵەتم زۆرەگە خەڵک بیڵێ لەنە شەرمکانیڵ قينا لا الروح حيت تخوێندووە لە مەکتەب لە نە حیچ ئەم شیعرانت لەکوێوە بێ متابعەکەی واللهی ئیتر ئەوەی ئیتر خوای گەورە کاتێزانی یەنێتی بۆم و ئێڵێم وتەوە ئیتر نازانم ئەڕۆم بەدووە ئاشیعری هەیە با بێڵێم پەلەمەکە مەڵێم ئیتر تەوا کۆتایی پێێنم ئەمەی خۆمەینی خۆمە و چوونم بۆ مزگەوت و لەیلەتول القەدر ئەزانی پاڕانەوەیەکە باشە پاڕانەوەیەکە کەوتمە سەر ڕێ بە تاقی تەنیا ڕۆیشتم بەرەو مزگەوتەکەی خوا لە دوای نیوەشە و چاوپڕ لە گریان هاتوو مەدرگای ڕەحیم و ڕەحمان هاتوو مەدرگال هەروەکو سوالکەر ئەتۆ لێبوردەی تەنیای داد پەروەر هاتوو مەدرگال من بە هەژاری بۆ هەموو عالەم پەروەردگاری هاتوو مەدرگال منی شەرمەسار ئەتۆ لێبوردەی ئەی پەروەردگار ئەتۆ لێبوردە و غەفور و غەفار لەیلەتول القەدرە و پەنام هێناوە ئەتۆ بەخشندەی خۆ وعدداوە ئەمن میوانم ئەتۆش ساحب ماڵ نەمگێڕیتەوە بەدەستی بەتاڵ یا ڕەبی خوایە لایەقتە خوابی لایەقتە خاوەن عەرز و سەمابی هەر گوناحبارێ گەڕاوە بۆلات ئەتۆ لێی خۆشبی قازی الحاجات ئەمنیش بەندەیە لە گوناحکاران پەنام هێناوە ڕەحیم و ڕەحمان ئەی خوای گەورەی لە عەیب بەری من تاوانبارم تۆش دادپەروەری زۆر بیرم کردۆ لە گەورەی تۆ عەقڵم نەیبڕی یەک چرکە بڕۆ هەر خۆ دەزانی دەسەڵاتی خۆت تا ئەمرم ئەمن سوژدە ئەبم بۆت گەر 100,000 ساڵ ئەمری بێ حەمە سوژدە بەم بۆ تۆ هێشتا هەر کەمە یا ڕەبی خوایە لایەقتە خوابی لایەقتە خاوەن عەرز و سەمابی غەیری دەرگای تۆ ناچم بۆ لای کەس تۆ خاوەن دەرگای هەر تۆ دەرگا هەست غەیری دەرگای تۆ ناچم بۆ لای کەس تۆ خاوەن دەرگای هەر تۆ دەرگا هەست هەر خوا دەرگای هەیە چیتر ئەم شیعرانەی تۆ ئێستا شۆڕشێکن لە سۆشیال میدیا هەر یەکیان و بۆ خۆی کاریگەری بە هەزاران بینەریان یا ڕەبی تەمەنت یاخوا بەخێر بێن هاوە تا دینەکەی خواواگە لەم لادیەیە هەموو عالەم ئێستا شیعرەکانی تۆ بینێ بە خوێنەواریش نییە نە خوێنەواریشت نییە خۆ نییە لە عینەکەڵێم ئەم هەموو دزی و تاڵان و غەشە خۆ نەخوێنەوار لەمە بێ بەش مسەقەفین و هەم خوێنەوارن بۆ دزی و تاڵان وا دەست بەکارن دزی چوزانی عوامی هەژار لایەقی تۆیە کاکەی خوێنەوار من بۆیە ئاوا سەختە ژیانم سەبەب ئەوەیە دزی نازانم چوومایە مەکتەب بۆ گەڵ ئاوڕێیە ئەمزانی ڕێگەی دزی لێک حاجیان من زۆر سپاس دەکەین منیش کۆرە بە قوربانتانم کۆرە هەزار کە ڕێگەتانەزاوێ شتێکم بێکەوتۆ چۆنمان تین و نەبوو بەربانگە و کاتی بانگە و ئیتر نان و ئاوێکیشمان بۆ ساز کرا بێر باشە نان و ئاوێکمان بۆ ساز کرا بێرەوە لەم کەس و جە و شوێنە خۆشەشە ئەوەنەی تر خۆش ئەوەنەی تر خۆش ئیتر سەلامەکەم لە ڕەفیق و برادەرەکانتان لێ و سەلامەکەم لە و مسلمانانە لێ بە ڕۆژون و سەلامەکەم لەو مسلمانانە کە ڕێگەی خۆیان گرت و خوای گەورە لە مسلمانانی قبول کا و خوای گەورە و مناڵانی ئەمەژە عەتا عومەر ئیشەڵڵا خوای گەورە سەربەرزیان کا و هیدایەتیان بدا و بیان خاتە سەر ڕێگەی خێر و خوای گەورە مەوەفەقیان کە و ڕەبەنا وەلا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين يا ربي بارێ نەخەیتە سەر شانم کە نەیتوانم ئامین ئینشاءڵڵا ئازیزان و خۆشەویستان سپاس بۆەوەی کە بینەرمان بوون لە داهاتوودا لە هەموو وێزگەیەکە کە دەرفەتە بێت دینەوە گوندی بالیکە دەرخزمەتی حاجی محەممەد بوون من جوام لە خزمەتتانە سوود لە شیعر و بەسەرهات و لە قسە خۆشەکانی ببین سپاسانەکەین تا ئەم ساتە بینەرمان بن هەتا جەژن و خۆشیدا
دووبارە سڵاتان لەبێت ئازیزان دەستخۆشیش بۆ هاوکارمان کاک جەلال کە بۆ پێشکەشکردنی و بڕگە جوان و بەرنامە جوانی کە لەگەڵ حاجی عومەر باریکەدەری سپاس کە ماندوو بوون. ئازان دەچین لای تیرروپشکی ئەو ناوانەی کە وەڵامی ڕاستیان زانیە وەڵام سەرەتا وەڵامە ڕاستەکانتان بۆ دەخوێنینەوە. پایتەختی دەوڵەتی ماد لەکوێ بوو کە سێ اختیارمان هەبوو هەمەدان ئەکبەتان کرماشان. ئەکباتان وەڵامە ڕاستەکەیە. لە پرسیاری دووەمدا شاری کەرکووک ساڵی چەند لە لایەن ئینگلیزەوە داگیر کراوە؟ ساڵی 1970 ساڵی 1970 ساڵی 1990 وەڵامە ڕاستەکە ساڵی 1970. بەڵێ دوو پرسیارمان کردووە کۆمەڵێک بینەر پەیوەندیان کردووە ئێمەش دوو خەڵەتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام دەبێت بۆ ئەو دوو کەسێک کە لە قوڕعەکەیە بۆیان دەرەچێت هەڵبەتە توێکیان ڕاکیشە منیش یەکتریان هەڵەبژێری بە دڵی خۆتێکی بە. خات و تافگە عومەر لە کەلار. خات و تافگە دەتوانانی دواتر پەیوەندی بکەی بەو ژمارەی کە لەسەر شاشە پیشان دەدرێت بۆی کە ناونیشانی تەواتی لێوەربگرن و بەزیارەکەت پێشکەش بکەن. بنە خات و تافگە کە براوی ئەم هەڵە نەونووسیەوە ناوەدانە دانیا بۆ بەهستەکەم تارا عومەر بوو نەک ئاخۆ دوو خوشک بوون دوو خوشک بیرمنەوە دەست خۆش با منیش دووەم هەڵبژێرمانە بەڵازان دەتوانن پەیوەندی بکەن بۆ ژمارەی کە لەسەر شاشە پیشان دەدرێت بۆی کە ناونیشانی تەواتی تاوە بگیرێت و لە ڕێگەی نووسنگەکانمانەوە خەڵاتەکە بگەێنە دەستی ئێوەی ئازیز. کاک لاوک لە سلێمانی. بەڵێ لاوک کامیل لە سلێمانی پەیوەندی بکە بۆ ڕقەمەی کە لەسەر شاشەیە. بەڵێ بەڵازان و خۆشەویستان بارمەتی هاوکارانمان و لەگەڵ کاکسەلار بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت لە ڕۆژانی داهاتوودا لە ڕۆژانی جەژنادەین و خزمەتتان بڕگە و بابەتی و بەرنامەی نوێمان هەیە ئینشاءڵڵا بە دڵی ئێوەی ئازیز دەوێت. بەڵە بەڕزا منیش کەمتر لە دەخولەکی تر لە هەواڵەکان پێتان نەگەمەوە بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد بن. هەر لە خۆشیار.